دەدا ئەویش فێڵت لێ بکە زانیاری زیاتر لێوەرگری دیسان دەڵێن وەکو ئینسان تەسەڕوف دەکا ئینسان نییە دەستکردە بەڵام وەکو ئەو تەسەڕوف دەکا ئەگەر یەک دقە مەجالم بدەن بە ناوی خۆمان زۆر بە خێراتنی مامۆستا ئەحمەد گەرمیانی دەکەین کە سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستانە بە سوپاسەوە ڕوو لەگەڵمانە حەزیشی لێ دەکەم ئەگەر دوسێ دقە پێنج دقە قسەیەکمان لەبۆ بکە چونکە مەکتەبی کۆچش یەکەم مەکتەبە لە ناو مەکتەبە ئەهلی و حکوومیەکان کە ئەو کۆرسی ژیری دەستکردە لە بۆ مامۆستایەکانی دەکاتەوە لەبەرەوە ئەنگۆ بەختێکی باشتانە یەکەم وەجبەنە وەجبەی ترمان بەڕێ کردیە لەگەڵ مامۆستا سەنگەر سێ وەجبەی 60 کەسیمان بەڕێ کردێ بە ئۆنلاین لە هەموو کوردستان و لە دەرەوەی وڵاتیش سێم وەجبە تاو بووە 180 کەس بەشداری کردێ بەڵام ئەنگۆ یەکەم مەکتەبن کە ئەوەش دەستخۆشی هەم لە بۆ مامۆستامان سەرۆکی ئەنجومەن و لە بۆ مامۆستاژان گشتی مەکتەبەکانی کۆچش مامۆستا ئەحمەد بەخێر بێت مامۆستا ئەحمەد بەو دوایە لە کۆنفرانسێکی یەکێتی مامۆستایان لە ئەرجەنتین بەشداری کردیە کە بەشی هەرە زۆری لەسەر ژیری دەستکرد بوو مسیم نەبینی مسی نەتیتیە بەس ژیری دەستکردیان لەو باز ئێوە احتیمالە زۆر جار هەیە بیرەوە بکەنەوە کە بڵێن حکوومەت تەواو یان بڵێن ئەمە بڕۆین کە حکوومەت لە تەعیمانەکە و تێکە خواوە هیچ نییە یەک لە مشکلەکانی ئێمەی پەروەردە احتیمالمان لەسەر موچەی مامۆستایی سابت هەیە و هەموو توانەکانی خۆمەمان قەپات کردوتمان لە کاتە من سەرمان موچەی خۆمەدرم دەفتەر خۆتەم بێ نەبێ زیرەک بووم زیرەک نەبووم بەتەڵەبە لێم تێبگا لێم تێنەگا من موچەی خۆمەدرم پێش مشکلە بکەم یەک لە مشکلەکانی وڵاتی ئێمە مامۆستایانی ئێمە کە ئێستا ئێمە لە دوای تەڵەبەکان بکەم ساڵانە مامۆستایەکی تر مێژوەیە گەشتی نەکردووە من ئەوکوێکێن هیچ جیازی ئەم چەمان نییە واتە پاڵنەرێک نییە لە وڵاتانە کە ئێمە پەیوەندیمان لەگەڵیان هەیە وەکو یەکێتی مامۆستایان ئەوان احتیمالیان لەسەر قوتابخانە ئەهلیەکانیان لەگەڵ حکوومیەکانی دەوام بکەن بە گرێبەستەیکەن هەموو بە گرێبەستەکان کەس لەگەڵ موچەی سابتە نییە بۆ لە گرێبەستا یان وەکو ئێوە ڕاستە ئێستا احتیمالە بڕێتان گلەی هەیە موچەکەمە ئێمەش گلەیمان هەیە گلەیمان لە خاوەن پرۆژە هەیە گلەیمان لە حکوومەت هەیە کۆمەڵە گلەیمان هەیە بڵێن مامۆستایانمان کە لە بواری لا حکومی ئیشەکەن گلەیان هەیە هاوینەکەیان پاریان لێ ئەبڕێ کۆمەڵی مەشاکل لە کۆمەڵی ئەوەیە کۆمەڵی خاڵ هەیە بەڵام مشکلەکەی ئێوەتە پەیوەندی لەگەڵ ئێوە کەمە نەیمانە نژنێکمان نییە سەرپەرشتی ئێوەکان لەگەڵ برادێکە تۆش دەیناسێت داخیناوکێ بەڵێم بەنیازین لیژنێکتان بۆ دروستکەین نوێنەرایەتی خۆتان بوون لەناو خۆتانە ئێوەش وەکو کۆمەڵەیەک یان ڕێکخراوێک لەگەڵ ئێمەیە لەناو ئێمەیە بۆ لەبەرەوە مەشاکلی ئێمە لەگەڵ مەشاکلی ئێوە جیاوازە کێشەکان لێت جیاوازە ئەوەی ئەمڕۆکەی بینیم بەو شێوە لەگەڵ مامۆستا باسمان کرد کە ئیداری و مامۆستاش لەناو ئەو بابەتە زۆر گرنگە ئێمە لە حکوومیەکان وەڵڵاهی مامۆستامان هەیە نازانێت لاپتۆپ پێ بکە هەر نازانێت مۆبایلەکەی چۆن بەکارهێنێت هەر نازانێت چۆن باسی نەکەی ئەڵێ کاکە من لە شەستەکانە مامۆستاکەم بەتەباشیر بۆ ئەو سەردەمە ڕۆیشت ڕاستە ڕۆڵێک گرنگ بوو ئەو کاتە خەڵک کەم بوو ژمارەی خەڵک کەم بوو خەڵک فکری ساف بوو ژینگەکەمان پاک بوو خواردنمان باش بوو استیعاب باشتر بوو بەڵام ئێستا گۆڕانکاری ژیان هەموو گۆڕاوە هەموو لەناو وەسعێکی پێویستە ئێمەش مامۆستایان ژیانی خۆمان بگۆڕین ئەمە یەکێتی مامۆستایانی کوردستان ئەندامین لە یەکێتی مامۆستایانی جیهان لە ئەرجەنتین وڵاتی ئەرجەنتین زۆر دوورە بەس لە ئەستەمبولەوە تا ئەرجەنتین 18 ساعت لەناو فرۆکە بوومە لەگەڵ نەقیبی مامۆستایانی عێراق کە ئێمە لە عێراق دوو کەس داوەت بووین لەوێ کۆمەڵی بریارات یەک بریار لەوێ کە تقریبا 2 ساعات و نیم بەس گفتوگۆ لەسەری کراوە جگە لەوەیشە 12 ورکشۆپی بۆ کراوە هەر ورکشۆپێکی لە 4 ساعت 5 ساعت کەمتر نەبوو پێشتر کراوە پێش بۆنگەرەکە لەسەر زیرەکی دەست بازم ژیری دەست هەڵەیەوانی دکتۆر ئەوجۆ دوێ باسمان کردن من دوسێ برادر زۆر لە ئاستێکی بەرز یعنی ئەو مناقەشە کرا کە گەینە ئەنجامێک زیرەکی دەست کرد برادرانە قەدیمن گرنگ ئەوەتە لەسەر ئەوە زۆر بریاردرا ئایا ئێمە مامۆستایان چۆن هەڵسوکۆت بکەین لەگەڵ ئەم وەزعە لەبەرەوە دوو لایەنی هەیە هەموو تەکنۆلۆژیەک هەموو شتێکی نوێ تەنانەت سیاسەتی نوێ ئابووری نوێ کە دێت دوو خاڵی هەیە خاڵی
إيجابية خالص شيء. إما شلون بتوانين لجيري يعني بلين زيركي دسكت سود ورقي فتابتي إمي ما مستعين إلى كمان بواري عسكري سود يعني ورقي بواري أبولي سودي ورقي بلام إما لبرودة شلون بكاري بين تا استا حكومة عراق وحكومة هرين كردستان كونفرنسي يعني كونغري يعني لأستي بالا وزق ديارنية بلام خريكن أو من الدنيا اللي قدري بالا لبروردش هروها وابزر الأمجار لكوربان دي برورده ولدوا وكوبني كتير كونفرنسي كتير بروردي بوا كم همانا يعني سايتي برورده بلافرومي ما مستحيا إي برورده هي لنا وبرورده بلام ما مستكمل للصدى يكبكاري إجبارية لا بلام نخوندني بالا لبرو إجبارية سودي لي ولا أم بابتا چون دم سودی لیوگی دوش چون خمان نمی پاریزی بوله برو پیش کمال مترسی است پیش ما مستال مترسی لما زود جاری ما بلین حکومت نکنه تازه ما فصل کار درک کار دور من خاطوا موچه کمان دستکاری که یعنی بولمونه ولی موچه من دعا که باردو خیزو خراب دایم بس یه باسی احتیاجی که بالام بیانی دكتور برنامج كي هي بو ما مستعد كاتو إيش ما كم بو ما مستعد كما كنا بو لبر هو تو أو برنامج أو بابتنا زوج هري أمره تابع كان من اعتماد يعني سر ما مستعد ما على سر واتشيب كين إما خمان بباريزي لم هي الشيء شيء جوريه هو هي شيء زوج هري راس السودي هي أو كدكتور خاطر بردستان زوج آسان كريدك طبعا لهمان كاتش في شكل ما مستعد مترسيه يعني دبي إما شيء كين شكل دروس بوا هيرش كات سر ما تو دبي تو شكتك خود برامج بقول هيرش يحسن كده بو أول بروتواني بركيلي لخط جاني خود كي ببي أو بريانا كدرا لو كونغرا يكم برنامج دنا شون إما بتواني خل بهم ما مصاب كانوا ما مصاب فيرب كي برك لولاتي أول مشكلة كم ترى دبروا ما مستكاني أول فان زو راهن اللي سر بعض تكان بلام لا إما برك كرستنا ما مستلا إما كباس كلي بوكي توا جميل بيدا بعد من أقام يبو ما مستلا راهن أنا لمكتب درب ما مستلا كي بريس بسودية صار خصمت ما مستلا كي كات أصلي كي برز شهادة ماستر لللابتوب والتكنولوجيا وزيرتها واري وتوتوا دكان لسليماني حرفيا قبولني موضوع حرفيا قبولني يعني هو بوت المشكلة كذا والله إيه ما شلون بتواني بنابرو بس إنه بروح الشكان يخوما بباريزي شلون أم شيء خوما بباريزي دكتور همداد شلون صار ما مستايا خديك زور ما مستايا همومانا راسي يقلوان من تقريبا 12 سنة دكتور الناس هونيك نياسون بيور هونيك يعني هم بور إخراج هم بوخم هم بو بيشي ما مستاني هاورا كم لبرو بيايا دائما حزك ولايتي بدا بخلق زور يعني تو كسي واو دسمه ممكنتو او بابتانا للايكو سود ولا بي للايكو تو تشيكي خد باريزي بو شلون خد باريزي دبي تو كنترول كيفيري تو بريري نخل كي تبي بريري تكنولوجيا دي والله اللي بده بي لقط تكنولوجيا خمان راح من دس خوشي ما مستعد مراسي شتيكي زوزو باشي كده افضل اكيتو ما مستعد وممنوني ايوه دس خوشي شلي ايوه كاين شتيكي باش دتم كديم كاتي خوتن لم هاوينا لم درما ديم متابعين كاركن وسبيلي ولا مشتكي زوزو باشا وفرصتها دكتور همدان بدس نحكي بها يعني نخوي لي لا دانش قال لي لا نبغى زياده مباسكه بالواقع بدس نحكي يعني من هالشيء كم بدس نحكي يسلكم الله ايش معايا دكتور بدس نحكي ديون التليفون كاكا طول بيرح بيا هو شخصي بس تكم جاء هو دارم سود للدكتور ورقرب هو دارم سود لإيش كتان ورقرب وإما تأكيد إيوه استلقونا غكي وقت شو بلين قواس نويا طبعا أنا كنا عشان إيما وقت كتيما وسائل كردستان لقل هو ني طبعا حكمنا حكومي سبك بس حكومية أمريكي واقعي شيء حركة بتوانا هي وزيرك هي خد دبخة غير النبي غير كيت نبي غير حشية غير كيت
ئێمەش قوتابخانەمانەیە باوانش زیرەک بوون بەتوانە بوون وەکو قوتابخانە حکوومیەکان ناحکوومیەکان دەور واتە منافەسە دەبێ بێت بۆ ئەوەی بتوانین پرۆسەیەکی پەروەردەی باش پێشکەشکەین خەڵکمان ڕۆشنبیر بکەین. ئێوە زیاتر دەورە بینن لەبەر ئەوە خەڵکانێک هەن ناوی خۆی دێ بۆ ئێرە بە هیوای ئەوەتە مناڵەکەی لەناو کۆمەڵگە سوودێکی و باشی بێت و بتوانێت بکات و تەسەورەکەم توانراوە. من شایەتی بەوە دەم کە قوتابخانەی ناحکومی نەک هەمووی زۆربەی یان بڵێن دەورێکی باش دەبینێت لە پێگەیاندنی خەڵکی باش توش ئێوە دەورە بکەن. دووبارە دەستخۆشیتان یەکەم و دەستخۆش بە دکتۆرەکەم واسەتان بەدەخواست بێت. سپاس بەناوی ئەنجومەنی قوتابخانە و دەستەی کارژێڕی و ستافی قوتابخانەی کەوشش بەخێراتە جگەری مامۆستا دەکەین. ئەمە دووبارە سێبارە پێتان دەڵێمەوە ژیری دەستکرد ئەو خولەیە خولەکی زۆر نایابە هەرچەند باسی بکەیت لەبەر شتێکی نوێیە وەکو مامۆستاش ئاماژەی پێگرت ئەو کەسایەتیانە هەم دکتۆر بندار هەم مامۆستا سەنگەر باوەڕتان هەمی بەدەست ناکەون ئەم لە نادیرەنە یعنی جای باهای بەخۆم بە دوای داگەڕامە دەرێ وەڵاهی پاش سەعات 12 شەوێ یان 11 شەوێ کاتم دەبی ئەوجا ئەوها بە تەوقیتێکیش دەکات لە هەمووش خۆشتر جارە گوتم دکتۆرم زۆر پێویستمە سبەینێکی لەگەر دانیشتم گوتی کۆبنەوەی من سەعات 6 سبەینەیە یعنی پاش نێژی سبەینێ نێژی دەکەین و دەردەچین کۆبنەوەی دەکەین ئێستا وەختی دەوام دوای دەچینە دەوام سەعات 8 باشە ئەو قسەتان وەرە دەجێڕمەوە ئەوە جوهد و مادیبوونێکی زۆر زۆری کردیە هەتا گەیشتە ئەو لیڤڵەی کە بەدەست نەکەوێت کە تا ئەو هەموو معلوماتی پێبیت دوێ کە ئەمگۆ دێنە خولەکیەوە دەستان خۆش بی دەستخۆشیتان دەکەم کە گروپینێکتان هەیە لە بۆ فێربوون باشە ئەگە ئەو حەزی فێربوونەوە ئەو گروپینە فێربوونە نەبیتن ناگەی ئەو مەرتەبەی باشە وەکو مامۆستا ئەحمەد تازە ئاماژەی پێکرد گوتی ئەمە پیشەکەمان لە مەترسیدایە ئەگەر بیرتان بی بەس عمری گەورەتان تێدا نییە میشە چەندە گەورە نیمە لەوانەیە مامۆستایەکان بزانن ساڵی 90ەکان سەتەلایت هاتبوو سەتەلایت زۆربەی ماڵەکان دایان نەدەنا دایان گوت ئەوە شتێکی خراپە ئەمری واقع حال ئێستا سەتەلایت بوویتە شتێکی زۆر نۆرماڵ وەنیا لەوی متەقەدمتر هاتیە بە ئینتەرنێت ئێستاویش دەکاوە حاصل تەکنۆلۆژی هاتا ئێرە بردینە ژیری دەستکرد ئێستاکە لە زۆر زیاد ڕفس کرایتەوە ڕوونکراو نییە تەنانەت لە ناوە خۆشمان پێشوێ ئەو خولەی ببینن ئەگە باسی ژیری دەستکردتان بکردوایە لەوانەیە هەندێکتان پێتان قبوڵ نەکرابایە یان بیتان بکەکەەوە مشکلەیە و نابونجێ و ناکرێ و نازانجی بەڵام ئێستاکە بە مەفهومەشی گشتی ماوەگرت لەسەر ژیری دەستکرد باشە و دەست پێشخەریشمان کرد لە ناو قوتابخانەکان با بزانین ئەو بابەتە چییە باشە ئەوە زۆر گرنگە مامۆستا لە ئاستی بنەڕەتی بێتن تعامل لەگەڵ ژیری دەستکرد بکات لە ناو خۆی بیر لە مۆزوعەکەی بکەنەوە کە ئێستاکە مامۆستا ئاماژەی پێکرد بووی لە بابەتێکی سەردەم لە ئەرجەنتین کۆنفرانسێکی نێودەوڵەتی لەسەرکرایە کە دەبیتن دەورە لە هەموو مامۆستایەکان بکرێتەوە هێشتا دەورە نەکرایتەوە گوتیان دەبی بکرێتەوە ئەمە کردمانەوە ساڵی 2019 لە مامۆستایەکانی قەدیم لەگەڵمان بی دەورەی زوم کردەوە بە خۆم لۆتان ئەوەی کە لەگەڵمان بوو گوتم بەرنامەی زوم گوگل میت کەوانە کوئیش دەکرد کە بە ئۆنلاین دەرسی برێەوە هێشتا کڕۆنا نەهاتوو 3 مانگ 4 مانگی پێچ و کڕۆنا هات هەمومان ئیستیفادەمان کرد باشە لۆ ئێمە لە هەموو قوتابخانەکان لەناو هەموو قوتابخانەکان دەست پێشخەرین لە شتی نوێ دووبارە تێتان دەڕێنەوە مامۆستایە ئەگەر ئەتوو خۆت ئەپدەیت نەکەیەوە دوا دەکەیت کە دواکەوتی ناتانێت بۆ علم و معریفەی هەیتت لە سەردەمی ئەو ڕۆژێوی ژیاندا دابین بکەیت باشە دەبی بە بەردەوام خۆت ئەپدەیتکەیەوە ئەوە بابەتەکە لەناو چەمچی مامۆستایەتی زۆر بابەتی کەمان هەیە دەبی خۆت ئەپدەیتکەیەوە لە بواری پەروەردەیی لە تەکنۆلۆژیا لە علمەکەی خۆت سپۆرەکەی خۆت لە سایکۆلۆژی منداڵ کۆمەڵێک بابەت هەیە لە ناو چەمچی مامۆستایەتی دەبی هەمووی ئەتوو خۆت ئەپدەیتکەیەوە ناکرێت دابنیشی درێ من بەکالۆرەسم هەیە مامۆستاوە بەکالۆرەسەکەم هەموو شتێک ئینتیهای بیاتیە ئەو شەهادەی پێیتت لە بۆ هەری کاری کە ئێستا ئیشی پێ دەکەیت 130 چلی دەتانم بڵێم بوارد لە دەڕەخسێنی
سەتان شێستی لەسەر چالاکی خۆت دەوەستی ئەو ڕۆوە علمی خۆت بیتت ساڵەش کەشتەش کرێت دەبی خۆت ئەبێتکەیەوە لێ نابی بوەستی ئەگەر دەتەوێت کەسێکی سەرکەوتو لێ دەچی نابی بوەستی دووبارە سێبارە بخێراتی مامۆستا ئەحمەد دەکەین لێرە پێشنیارێکی لێ دەکەم ئەو پێشنیارە حەزم لێ قبوڵی بکە دەمانەوێت دیبەیتە چی شیری دەستێت دیبەیتی پانێل بی کۆنفرانس بی ئەمە بۆ قوتابخانە کۆشش سپۆنسەر دەبین بەشداری دەکەین هەماهەنگ دەکەین لەگەڵ سەرۆکی یەکێتی مامۆستایان ئەوانیش بێن جێمان هەیە شوێنمان هەیە مامۆستامان هەیە بەس بڕیار و جووری دێتن دیبەیتە چی بکەین لە کاتێکی نزیک ئینشاڵڵا لەسەرە و بابەتە 26 مان سەفەری تورکیم هەیە 28 مان هەر خۆم هینێکم یعنی یەکی لەوانە کە سپیکەرم لەسەر ئەو بابەتە لە دکتۆریش دوێنێ باسمان کرد کە هاتینەوە ئەولاشی بۆ دانگێنم زۆر باش این ئەولاشی ئەرجەنتینیش پێیە هینی تورکێکیش بۆ دێنم توانی سوودی لێ وەرگری بۆ بەرنامەی کارەکەمان ئەوە خۆشحاڵ دەبین بۆی بە هەموو لایەک سوود و زیانەکانی هەموو تەکنۆلۆژیا هەموو بابەتەکان بزانین بۆی وەشیار بینەوەی کە بزانین چ دەکەین سوود بە چێ دەگەینین ئەو منداڵانە کە دواڕۆژ چ فێر دەبن چیان فێر دەکەین و لە خۆشمان قازەنجە لە داهاتی وڵاتەکەشمان قازەنجە دووبارە سێبارە دەستان پڕ سپاس زي خوشحالیە سەرۆکیەکێتی مامۆستایان ئەوەندە مهتەم بی بۆ بابەتە کە یەک لە نزیکەوە بێ لەگەڵتان ببینی یەکەم دەست پێشخەری مەکتەبە لەناو مەکتەبەکە ئەمە پێشنیارێک پێش دەکەین مامۆستا بینی زانکۆ بینی مەکتەبە ناحکومیەکان و مەکتەبە حکومیەکان هەست دەکەم تەنسیقێکی باش نییە هەر مەکتەبێکی ناحکومی ئەگەر بکرێت دوو مەکتەبی حکومی بکاتە دەستە پشتی خۆیان دەستە برای خۆی یارمەتی بدا باش دەبێت مەجموعەیەک سەردانی مامۆستایانە مەجموعەیەک شتە بەڕای من ئەوە شتێکی زۆر باش دەبێت چونکە ئەمە دەزانێت حکومیەکان لە چ بارودۆخێکدا و منداڵی خەڵکیشی تێدایە خەڵکی خۆمانە خۆ لەبەری خەوە نەهاتینە پێم وایە ئەوەش دەست پێشخەرێکی زۆر باشی کۆشش دەبێت ئەگەر بیری لێ بکەنەوە یەک دوو مەکتەب لێرە نزیک بی حکومی بی ئەمگۆ ببنە هاوکاریان لەگەڵیان ئەوجا بە سەردانی مامۆستایە بە هاوگۆڕی مامۆستایە علاقەت بە وەزارەتی تەربیە وانە نەبێت ئەتوو وەکو خۆت بیکە ئەو ڕاهێنانەی کە هەیە دکتۆرەوە کردێ بەخوای بەس مەکتەبە حکومیەکان ئەو تاقەت و توانایانەوە بەشدار لەگەن تەواو کێشەکە تو هەر بەردەوام ئەگەر یەک کەس ئیستیفادە بکات زۆر ساڵی 2020 لەگە دوو مەکتەبێ قسە یەک کەس ئیستیفادە بکات زۆر یەک کەس زۆر باشە بڵێ ئەرێ ئەتوو پێت وایە ئامێر بیر دەکاتەوە یان نا بزانە جوابی چ دەداتەوە هەر پرسیارێک لەلات دروست بوو لێ بکە مەرج نییە باوەڕی پێ بکەیت مەرج نییە 100% بەجێ بکەیت بەڵام ئەلەقەل فکرەکەت دەداتێت ئەلەقەل فکرەکەت دەداتێت بەڵێ چ دەڵێت چ دەڵێت دەڵێت وەکو ئامێر بیر دەکاتەوە یان ئەوە بیرکردنەوەیکی ئامێریانەیە فەقەکە جارێ بەس ئیمۆشنەکەیە بەڵام یەک دوو فیلمی زۆر باشەیە ئەگەر بتانێ حەستان لە فیلم بی تەماشایکەن یەک لەوانە فینچ تۆم هانکس زۆر زۆر باشە یەکێکی تریش پور تینگز وەبزان ئەو دووە ئەوەی تر زۆرە بەڵام بەڕاستی ئەفلامی زۆر خۆشێ بڵێ ناوی هەندێک فیلمم لۆ بڵێ کە باسی ئای دەکا یان باسی ئەوەی دەکا ڕەنگە یارمەتی بدا بڵێ هەندێک سەرچاو لۆ ببینەوە کە باسی گرنگی ئای بکە لە بۆ مامۆستان بەبەستمانەوەیە پێشکرد فراوان کەی هەموو شتێکی لەگەڵ باس کرد وەکو ئەوەی برادەرێکی نێزیکت بی بەس جارێ سخت پێ مەکە هەموو شتێکی مەدێ یعنی وەکو ئەوەی برادەرێکی نێزیک و کامرایەکی زیرە کرد لە بەردەستەت و خواخواتە چ بکەیت هەر پرسیارێ لێ بکەیت هەر پرسیارێ لێ بکەیت ئەویش دەیەوێت بە زیرەکی خۆی زانیاری لێ بکەیت دەڵێ کو یعنی مەقسەدت چییە یعنی دەتەوێت چ بکەیت هەتا پرسیارێ بکەیت لێ بکەیت ئەویش لەسەر داتا دەژی ئەگەر داتا نەبی ئەو ناشی بەردەوام ناکەی لەبەرەوە بەردەوام ئەویش پرسیار لێ دەکاتەوە ئەویش لەگەڵ دێ و دەچی هەتا مەسەلەن ئاخر شتیش کە هەر جوابەکەت دەداتەوە ئاخر دوو خەتی ئەگەر زانیاری ترت پێویستە ئامادەمە ئەگەر هەر پرسیارێکی ترت هەیە ئامادەمە ئەجا لەو پرسیارانەی کە لەو وەڵامانێک کە ئەو پێت دەدات ئەتو پێی بڵێ خاڵی یەکەم زیاتر بکەوە خاڵی دووەم مەبەستت چییە خاڵی هەرەوە قسەی لەگەڵ بکەن یعنی دێ ئەو جارە بە تەفسیل لەستە ناوەوە دەکات یعنی بێ یەک جارێک واسی لێ بێت
فأوانده بس بينهم كده شنو استوى بزام هاتين أو سرس كبقول موسى أنا بوقتي أخير يعني دينا نبغى بوقتانه كذا تدقق نظري وتهدي نصير عملي كان أساس كانت دعواش معرض خير بينه زور سپاس بو دکتر امداد دستخوش به دکتر جان را سپاس می‌گویم با موسى داماد و زور بخیرات می‌برز موسى حیوان گرمانش دکتر یا خبر خیر سر سال موسى جان موسى می‌برز بس اگر سرستان لیری نداره باسی کوزک شد دکتر تصور کنی دعواش دکتر اول وقت که بودن دعواش دکتر نداره عشان أريد أن أعمل لا يبيك كذا دقيقة كور دقيق نظري بتعبتي ده دقيقة كزور زور جريم كذا توانم ولا عملية كجريم تيا شو كزوري أوش تاني كاستبيع تنواب المجمع قلتبو والله تانور نقلتيا كشلة شات جي بي تي كنا بودي أمتيجي شو كشلة بسعر كتعمل لا يتي دقيق موضوع تيا عشان بس بسريعي أقدر على شيء كذا لو كان هسه شيء فمالي جديد بس كيف بكين بيا برزان أقدر استنى أول شيء قشة أو نازل لدوينه وتن معلومات اللي هو الكتيا فوزام يكفي وزام سبروجام بقول بسياري عندك الدواء دنيا أو هل هو معلومات اللي هو الكتيا نازل لدوينه وتن معلومات اللي هو الكتيا بريتيا لك شيء أو جودة تكنولوجياي كلاساي خاصو كودكان يودكاتوا هذين لاساي كزني بتجيبوا كمبيوتر دلين شيرا كزني بتجيبوا كمبيوتر دلين شير دسك ده هذا بيك باشا وشكا بيك ومركتين أقدر وتواناي تيه برای ولدنی أو كان يعني كبيستيان أوش زور ميجان بتواناي معرفي تيه عمل اشتغل لما مستيزانس في يشكل ماتماتيك يشكل كلية يشكل أو تذكر ديان هم يبدأ معرفيا اشتغل كوك الدولة لو أقصي كذا كم أو معلوماتها ما أقصي كذا كم أو بشتك يشتغل في ألان big data يعني داتا زبالة يعني تصوري حجمي أو داتا ناكن كشات جي بي تي ونزلش كان هيت مليارها بليونها داتا هي نستدل أو داتا يقدر داتا بلان بزورك ك لا عملية معرفي ملوكتي باشا أو بيناسك أجل بسالك كل سواس دكان جوي كاتمان الرا يكشف توي فكرة عن هم بس الموديل كان يجي يدسكر أما دون لدو هزار بيعصب أتماي وما جوجل تي دروس كت مش جوجل ما يدروس كت وانيا باشا لدو هزار بيعصب كومبانيا كابو ديب مايند تويشنو تشوف كده جبلا في الدواء أو تويشنو أسرنز يبزانا كان كومبانيا كان راشش أو بزنس استمرشت چیزی بلاک و يعني هو تقريبا و لخوای بزیادی توانم لیرش و آخری که اوشته دبید کاتی که یک توجیه چیزی بلاک دکات و ورده سرنزی دکات سری او زور من هر دوله هم لاین بزنس فاكشتين نبي نحكي بالبزنس براسي زحمة الدوامية هي باشا أول توجيه نوع شيء بلاك الدوام كومبانيا جوجل بس على 2019 ودرناي يا مالك بس كومبانيا كبستاكو كريو بمهندس استاكو هم كريو أو كل 2019 أو عندك تشينشيلا استدتوان لنا أرشيف جوجل بكرن ليدا لكن توا تشينشيلا يكي كودا موديل كان جديد دست باشا توعي بدوام 2022 جوجل هاني دك نظام أوديتور بيتانيانا أو علامة زيادة يعني زود برادران يك وكشت تشوفش الجنوب يك برادر كان ممكن بس جوجل وجزارنا معه أو حاتك وسري تحقيقنا ذاك بس أول شيء ديسكت بس يعني خلص شيء بلا كم زيادة لقل شيء ديسكت تكابو أو كل دعوة كذا زور ماشى أودي أما تحقيق ما كذي أو باما خاون بتجدهش مليون فعلا تبغى 2022 أو شو بس بقيسك قصيتي ذكي كلاودي هاتي كلاودي أو رأي إن شاء الله بعملية دخيني زوجة شيء عجيبة يعني أجر وابر وات شات جي بي تي بخوينا كي بير شات جي بي تي شكله براسي بلام أبو أو دوزورانا ناقد أو دوزورانا كي هم ما مستا ولا ناقد كان يخوندن إيش ما بيه بو أو أنا بيان دبوتري بلنجيتي تذكرتي سربرشتينا كراو سوبرفايزري نية هذا نبحث معك صندوق شو معلوماتك تدعي كاسر تاو تبريك لو سنة صار كاسر تاو أو معلوماتنا تشيكنا كوا أما بيست ما بوتوريك أورو بعملية كوينين جورا تشيكني باشا بردوام بسرعي جوجل بردوام وطبعا رحنا شيء زور قبل لا بانجي يشتبوا متناول عملية حساب سورسي لكني لزبل ماتماتيك سورسي لكني باشا بزنس تيدي خلط تيدي من أودك
هەڵساچی کرد داتایەکی زۆر گەورەی هینا کۆمەڵێک کەسی زۆر زیرەک پرۆفیسۆر پێشینەوە داتایەکی زۆر لەبارەی ماتماتیکەوە ئەو مینیرڤای دەکرد مینیرڤای دەکرد کە توانای زۆری لەسەر داهێنانی بەتایبەتی لە بیکۆیش مەسەر کۆمەڵە معادلەی جەبریکاری هەبوو دەری کرد تەمان ئەوە باسی دەکەم بۆ مێژوو شتێکی تر هاتیان OpenAI ئەوە کۆمپانیایە کە ChatGPT دروست کرد ویسپەری کرد يعني تشبه يعني زيادة الأبواري والجرام زمان كان والجرام جاي ميتا كومبانيا فيسبوك ميتا هات لفت بحال زيادة لكن زاد الزمان بس لكن يعني هو هذا بيت أنا زود على إنستغرام مثلا فيسبوك زود على بوست كده بخوي وصل ترانسليت بي توماتيكي منيا أو يعني كإستقبال بيدراو توماتيكي أو دبي دزاني أتركوا اللي هو ترجمة دكان لخواله وشتك هي درت سبريت this translation ايش تداوي في بالك كده كابزاني دو يزياتي بروفيكا اشتكي برو بيش باشا لكن كاني جون سنو لا بس هو حسن أبان بسكتو تاينا لما لا وام قلت له باشا أوش هذا سر ما قصيدة كده stable diffusion كده بي او إي ده هي عقلنا زمان تاعتان كده أو تايبة تبرسم كده تنقل فيرجينيا هتيا تاع تكست كده وزعيه حاضر يمي بوكا كم ما مستوى زير دانشنا قاعك أو دكسيه هم لابتوب يده بيشا أو اسمه ده بدرس لنا أجد درس تينا كده أجد دايري كو بيل بدل ما داويهم يدو دايري يكسر بس ما كده ده داوي يبنيش ده داوي يبنيش ده باشا هلا ماركة بي او اي لماركة ده بيت تيابالي كده 2008 ما مستعد برس مانجي شش هل ChatGPT كان إيش كده كان 2008 كم فيش أو إيش نيجي استبدش كوتوا استدفار هاتوا كأول بقارئ ما كنت لك إيش كده كان طبعا أنا ما كنت بقوله أول كأبديت كده سلامته من هي حتى سنة بري 2022 لأن رجل كانت زيادة كم تبي برضمان فرقية عادة وانا ChatGPT هذا كم برضه وانا زور أسرع عادة وانا أو شو مسكيش تشاهي هي كمالك هاكرتون لك لسه موديل كان يجي دسكت بازم زوری نلیده آفریتا تیان که کاملا داتا زوری دش به آفریتیان دانا باشه وتیان سر هاش تک ام داون لیده کرد بعکس لذیشی آفریت خسیده هر بویا قرار در تجی دست که کسانی که دوی ایش دکن که زحمتی شروعش داره بالام دبیت بینجی كاتك أتو رسالة شديدة كي لسه الإسلام لسه المسيحية لسه آية أو تبي بلا إنجيل جواب بتاعته أو معلوماته هي دي أول بيقول باشا أوكي زود باشا أو زان أو ما مثلا ورس مثلا لسه كده أو نيجراني لكن ما هي آجي بس كنترولي هم مشترك هذا دهاتنا أو يستبعث لكن باشا أو شاينا كسي شيء زوان هي دي إيمانية قصة شيء زور جوانه بك قاعدة جي دسكت أول خيال خدك كجي دسكت زيت ما مستان ناقري توا بلانت ما مستاك أو ما مستاك كجي دسكت بكاردي لواني أو زيت كيفو يعني ما مستاك أخوي أبديت ناقاتوا كبدو شتى نوينية كبدو أمراض طولانية لبول بكاربيني من هذه السكة تازبت كي آيفوني بيا لمال آيباد بيا ديت لايتو لمكتبه بس بوايت بوب ما قناعت بلك هرقيش إلى أوكيه هل حاسس إلى مكتبك إنيا هل نايم زارة شيء بيته وبش ويا يعني أول خيالي خدت بيستش بس لك إنه نشيو دينه يعني تو سورس ولا ChatGPT همو موديل كان بيكسي لك أو بك قناعتي خو بابا كش تستمين إسلام باشا هل بيش لك كانت أنا أو معلومات شغلت قناعتي بك أو لك كورس ما كده قال كابتن بداش تزور جواني عفرسيبو هروالي وجبه وشيوا مثلا لك قلت بي كاكا روش لا روش أواه ويا ويا مناقشة زوري كده بدي قلت أو مناقشة مثلا بماوي روش بردوام ولا قال أو هاني باشا دو قناعتي بك والله يوم بدي كأمل رمسة شيء كي كابل هل ويشا أقدرني بس أو نظرية ما كنت قلت ما تقول ما أبعد عن يدي جي دسكت هي معلومات السوق رشة كبيرة ده خلاص أمن أو نعت همش تويتر مدوي كاستعراض إخواني باشا بينت بوار كاستاجي دسكت زور تركيز مثلا باشا كم يعني هنا نازم عجوزان بكارتان هنا تابلو كيف تشاشا نازم تسيبيركا أقل الإنترنت قال مزان موناليزا درس كاو بتشارج في زان توم بتقطع درس كاو باشا
پەروەردە کاوە ئیشی پێمەیە ئەمە زۆر تەرکیز لەسەر ئەوەی دەکەینەوە قورسەی باشە وهروەها سیستەمی تەندروستیش ئێستا زۆر گرنگە ئەمە هەندێک سلایددا لەبەر نمونیکاری بوون لەبەرهەمهێنانە بەڕاستی ئەوانەی کە چاجیپیتی بەکاردێنین ئێستا لە پێشەوەنا تەندروستی دەرونیش دەرونی لێزاتان لەبیرە دەرونی لۆ ئینسان کە گوتت تەکنەلۆژیا یەکسەر ئینسان حاڵەتش دەرونی لەوە زیاتر چونکە تووشە تۆزێک لە مەوزوع بڵێن کۆمەڵایەتەکەی دادەبڕێت یەکسەر ئەوەی لەوە زیاتر باشە ئەوە سوودەکانی بۆ قوتابخانە کە لەگەڵ وابەستە دەکات بە فێربوون هەروەها ئەو پلاتفۆرمە پەروەردەیانی کە ئێمە ئێستا لەوانەیە ئەوە دویان لێ بگوێنین بە گوێرەی پێویستی قوتابیان گەیشتەکان ئەمە قوتابیەکەم ئەوەم پێویستە ئەتۆ لە پۆلێک 25 قوتابی هەیە 28 قوتابی هەیە قوتابیەک پێویستی چ تایبەتی هەیە شتە چ تایبەتی هەیە حاڵەتە چ خاصی هەیە ئەو پلاتفۆرمە دەتوانێت بە گوێرەی ئەوە ئیش بکات لەگەڵی و پەروەردە لە هەر کات و ساتێ لە گیرفانتە لە گیرفانتە پەروەردە لە گیرفانتە یعنی ئەم باسی تەکنەلۆژیا ناکەم ئاگادار بە باسی تەکنەلۆژیای میکانیکی ناکەم ئەوەی کە زوممان هەبوو گوگل کلاسرومان هەبوو ئەوە ئێستا بووتە شێوەزە ئیدەکە دەبی مامۆستا بچێتە سەر ئەو گوگل کلاسروما وازبەکەی دابنێ بۆ بچن وازبەکەی حەل بکات ئەو هەیە بۆ ڕایش دەکات ئەما ژیری دەستکرد لە هەر کات و ساتێک لە گیرفانتە باشە لە بۆ مامۆستایان لە بۆ قوتابخانە لە بۆ زانکۆ و دامەزراوە پەروەردەییەکان سوودی زۆر گرنگیە من ئەوەندەم دانایە ئەوە هەر هیچ نییە بەڕاستی کار مێرۆیە خاڵی لاواز و بەهێز ئێستا من دەتوانم داوەلەژی دەستکرد بکەم چ پێشەک لەو دەبرێت لێرە بەس وەسفە چ بدەێتەوە بۆمەتی تێوەلان بەشداری پرۆسەی پەروەردەوانەی ژیری دەستکرد بەکاردێنێن زۆر خۆڵتر دەست لە ناو پەروەردە طبعا زي تنزل زور قريب بكاتي زي ديري مثلا نقول من عندما يباشر ما مستع يعني تصور لكن رانا وصلنا حتى آخر سالة شيء درجة برزو نازان بزودين كاد باشتري شيء ولا استنفون مثل وكالتش هل وعا بجداري كاراش مدبيت كلا فورماتي منهج أو منهجي كابون من وزارتي الوردة دايناوا وزارتي فني بالا دايناوا أو منهجة تطبيق تكامل بەڵام بەو شێوەیە کە کەلەمەکە پێویستێتی ئەها گرنگترین کێشەی ئێمە چییە؟ ناتوانین مەنهەجەکە ببەستینەوە لەگەڵ دنیا ڕاستەقینەی تەڵەبەکە خۆ ئەگەر ئەوە بکەین هیچ کێشەمان نامینێت تەواو زۆر باشە ئەو پرسیارەوە بزانم کردیان وانیە؟ وانیە ئەو بەس بۆ قەناعەت بوو ئایا تۆ ئامادەی ڕۆژی لە ڕۆژان بچێ لای دکتۆرێک کە شیمی دەستکرد وەکو ڕاوێژکار بەکاردێنی چونکە با پێچەوانەکەی لە خۆمان پرسیینەوە ئەگەر تۆ ئامادە بێ بۆ مامۆستاشی دەستکرد بەکاردێنایە دکتۆرە ئەو دکتۆرەش ئامادەیە منداڵ خۆت باتێ لای تۆ باشە پێچەوانەکەی وەرگرە بۆیە هەموو ئەو شتانە دەڵێن بۆی ژیری دەستکرد بە حەزەرەوە بەکاردێنی بزانیت بۆچی بەکاردێنی باشە هیچ وارێکی دیکە هەیە لەم وارە وارمایەتمان ژیری دەستکرد دەستی تێنەخا سەربازی ئەمە باسی ناکەین پشتوکاڵێکی ئێستا زۆر گرنگە یەک وەسوی پشتوکاڵ بدێ بڵێن ئەمن ئەو ساڵ دەمێ بەرهەمەکەم زیاد بکەم ئەو شتم هەیە چ بکەم چ نەکەم زانە چەند وەسکرد داتێت چەند ئەوە بدات هەیە گواستنەوە بێگومان بۆشایی ئاسمان و یاردی زۆر باشە ئێستا با پرسیارەکەی بکەینەوەی دەدوینەوە خەریکترین یەکەم جارە پرسیارە کە کۆمپیوتەر هەروە کرارێک کۆمپیوتەر عاقڵترە یان شەر دوای ئینتەرنێت هاتە بزارێک بکەن ئینتەرنێت عاقڵترە یان ئینسان ئێستا باوی ئەمانە نەمادەڵێن ژیری دەستکرد ژیرترە یان ژیری مرۆڤ ژیری دەستکرد ئەو پرسیارە ئاسان یعنی بە بەڵێ نەخیر جواب نادرێتەوە بتەوێ نەتەوێ حەتە چتاڵە ئەمیش لە دڵم ناخۆشە وەکو ئینسان لێرە قسە دەکەم مامۆستانی بەڵێ چ قسەیان کرد وەبزانم تۆزێک ترس هەیە لە بەکاردێنانیش ژیری دەستکرد لەوانەیە ئەم تۆزێک گەنجتر بم تۆزێک ئەو ترسەم نەبی بۆ ئەمە هەموو یعنی هەموو ژیانی خۆمان وا خەریکی دەمانەوێت مەنهەجی خۆمان چ بکەین تەماشای دەرەوە بکەین ئەوروپا بکەین تەماشای ئەوە بکەین کە پەروەردە بۆ لە فینلەندا وانیە باشە دەزانین چەند ساڵە چەندین ساڵە ئەو توڵانە بەکاردێ لە دەرەوە چەندین ساڵە بەکاردێ باشە ترسی پێ ناوێت لە کاتێک ئەمن بە شێوەیەکی یاسایی ژیرانە بەکاردێت ئەو پرسیارە ئەوها جواب نادرێتەوە هەندێک ئیش هەیە ژیری دەستکرد ناڵێ ژیرتر بەس باشتر لەمە دەیکەم وەکو سەر لە نوێ ئەنجامدانەوەی ئەکردوبارەکان مەسەلەن ئێستا ئەو کۆرسێکی ئێستا ئەمە لێرە قسە دەکەم ئەگەر لەو بڵێن هەر لەو بۆدا بڵێن سێ پۆلت هەیە هەمان ئەو قسانە دووبارەکە بێزار دەکەم وانیە بەس ئەو شێت بە چاجیپیتی و بە ئەوانی دیکە بسپێرە بەبەردەوام لێ ماندوو دەبێت
بەبەردەوامی لۆ دەکەن باشە ئەمە تۆزێک مانوو دەبێت ئەو پرۆسسکردنی بڕێکی زۆر لە داتا کە بۆمە خەیاڵیە یعنی ئەو قسانی تونێ لێتان پرسێ ئەگەر هەمووتان بەم بڵێن ئەمە وەزیاتی لەبیر دەکەمەوە بۆ پێچەوانەشەوە بەس دەبێت وەکو داتا بیدێ بزانە چ لەبۆ دەکەن وەکو داتا یعنی ئەو داتایە کە هەیەی شتێکی خەیاڵیە ڕاستی باشە هەڵی یعنی ئەو داتایە نەک وەری دەگری هەڵیشی دەگری سەیبی دەکات اینجا کۆکردنەوە یەخستنی زانیاری لە یەک کاردا کردە معرفەکەیە کە پێمان گوتی و هێشتاش ماوە ئەدی ئەوانەی کە مرۆڤ ئێمە باشتر دەرکەی چییە؟ زیرەکی ئەکادیمی نێوان زانستەکان هەموو ئەو علمی کۆتان کردیتەوە لە منداڵیۆ لە حتا گەیشتن لێرە وەکو مامۆستا دەکەن لێرە چ دەکەن؟ تەلەبە هەیە زۆر داران شتێکی دەکات مامۆستایە ئیدارە شتەکەی بەستەکەی ئەنواع تووشی ئەنواع حاڵت دەبێت ئەتر سوود لە شتێکی دەبینی کە لە ژیانی خۆت بەسەر هاتووە هیچ ڕەبتی بۆ شتەوە نییە چ دەکەیت دەیبەستیەوە بەوە وەکو ئەزمونە وەرت گرتیان شتێکی زۆر زۆر گرنگەکە تا ئێستا بیرتانە ئەو دەزانایی کە کۆبوونەوە یەکەم جار گوتمان کێشەیان هەبوو چ بوو؟ هەموو یان یەک اختصاص بوو یەک اختصاص بوو تا ئێستاشی لەگەڵ دابژیری دەستکرە مشکلەی هەیە مثلا دەڵێ یاڵە با مۆدیلە چینۆژیری دەستکرد دروست بکەن یەکەم جار دەست چ دەکەن پڕ دەدەنە ئەوەی کۆمەڵێک زانای کۆمپیوتەری کۆدینگ و ئەو شتانە بێنن باشە ئەوە دینا بەیسەکە لە بۆ دروستەکان ئەدی معلومات ئەدی بۆ فەنانە ژنانی بزانی ئەوە چ بکات چ بکات بۆ ئەو چیتە ژنانی دەبی ئەوانە تێکەڵ بکرێت ئەمجا لە حاڵەتێک ئەوە باشتر دەبێت ئەو پەڕیزانی توانای پراگماتیکی ئێمە باشە ئەگەر ئەمن ئێستا ئەو چاکەتەی دابکەن لێرە یەکسەر ئەتو دەبی چ دەچیت وانیا بەڵام ژین دەستکرد ئەمن پێی ببێت کاکە ئەمن ئەو چاکەت دابکەن لەبەر وەی گەرما ئەو گردانەوە معرفی سەری ئەوەی نییە باشە ئەو پێی ئەڵم پراگماتیکێکدانی پراگماتیکی یەکسەر ئەو ئەتوو وەکو ئینسان تێدەکەی ئەو جارێ ئەو تێگەشتنەی نییە ژیری کۆمەڵایەتی ئینسان مەخلوقەکی کۆمەڵایەتیە کەس ناگاتەوە ئینسان تەنانەت ئەگەر مۆبایل هاتووەکەم وەڵا ئینسانە هاڵ ئەوە نەخشتوان نییە دوو برادر ئێستا پێکەوە کە ئەمە قەناعەتمان وا بوو مۆبایل زۆر شتی ڕاستە زۆر شتیە بەڵام ئەو فیتڕیەتەی کۆمەڵایەتی کە لە ئینسان هەیە هەرمایە مۆبایلەکەم دەست دەگرم تەلەفۆنی بە برادێک دەکەم کار لە چێ وڵاپەری دەچمەکنەوە هەردوومان پێکۆ دانیشتن قسەش ناکەین مۆبایل دەکەین بەڵام چووی نەکردین بە تەنیژە دانیشتن وانیە ئەوە چ دەسەرمێنی شتێکی فترەتێکی کۆمەڵایەتی تێدا کە ئەوە ژیری دەستکرد ئێستا ئەو شتانەی نییە بەڕێزان ژیری معرفی باسمان کرد و شتێکی خودگەرایی کە تۆ بەعدە لە پەرستەندن دای بۆ ڕێگایی خۆت هەتە بەو ئەزمونەی خۆت بەڵام ژیری دەستکرد بەو ئەزمونەی کە دەیانەوێت ئەوانەی تریشی لەسەر دەکەن بەو ئەزمونە لە فەرەسەدندا تەمام هەرمایە ئەتۆ هەر بە دوای بڕۆی هەرمایە بەڵام ئەوە بە شێوەیەکی خێرا باشە شتێکی زۆر زۆر گرنگ مامۆستانی بەڕێز داتا ئەرێ هیچ ژیری دەستکردێک چوونە سەریان بۆ پێشەوە بۆ قسەی بکەن ئەوەی دەست بە قسان بکەن معلوماتێکتان داتێن هیچی لەچی دەستکردنی لە دنیای بێ ئەوەی پێشەوەی معلوماتێکی لێ ئەو معلومات ئاگادار باشە هیچ دەبی لە ئەتو داتایەکی لێ دوێش ئەوەمان بەستەوە ئەوە زۆر زۆر گرنگە لە پاش برێکەکەی ئینشاءالله باسی ئەم مۆزوع دەکەین داتا چۆن دەبێت دێتەژی دەستکرد دەبی زۆر زۆر دەوریایی لە ئێستاەوە شتی شخصی مەمنوعە بە هیچ جۆرێک ئەمن کێشەکەم هەیە لە پۆلێ ناوە مامۆستا سەنگەرە تەلەبەکەم هەیە ئەحمەد محەممەد دێفۆ زۆر قسەی دەکەن مەمنوعە شتیوان نییە بڵێ ئەمە ناوی تەلەبەی خۆم شتێکی شخصی بدەمە ژیری دەستکرد باشە بە هیچ جۆرێک ئەو شتە نابێت چ دەکات طریقەی زۆر زۆر ئەمزانە دەڵی ئینسانشی ترە طریقەی زۆر زۆر سیدەکانە بەکاردێنم کە لە دوای برێکەکە باسی دەکەین باشە داتا لە پەروەردە زۆر زۆر لە مامۆستانی بەڕێزدەبی زۆر زۆر بە هوشیاریەوە ئەمە لە بە تایبەتی ئێمە کە مامۆستایان دەوانێت تەلەبە شتێک نەزانێت بەخوا زۆر جاران داکوباب شتێک نازانێت داکوباب کردێ بۆ ئەو یعنی لەو هەستنهاگە پەیوەندی تو لەگەڵ ئەو مامۆستایە پەیوەندی ئەو مامۆستایە پێیەکەوە لە ئەسڵ داتایە ئەمن بۆ ئەمن ئەو داتایانە بینراوە ئەمن نازانم چ لەبێت دانایە وانیات نازانم چ عیلاقەکەیە و پەیوەندی مامۆستا لەگەڵ ئیدارە لەگەڵ تۆ پەیوەندی تۆ ئەو داتایانە ئەمە هەر نایبینی کەچی پێویستمانە کاتێکی ژیری دەستکرداوە لێ لە کاتێک زۆر بە حەزر ئاگادار ئایا داتا هەموو جار ڕاستی دەدا بەدەستەوە ئەوەی کە تازە باسم کرد ئەمە بەچ بزانم کەسێک نەهاتیە ئەو داتایە هەموو داتای هەڵە نییە بچینەکەی هەڵە بەچ بزانم
بۆیە داتا پشتڕاستکردنەوەی دەوێت بۆیە لە ئێستاوەلە ئەوڕۆ ئەمە دەبێت فێریچی بەدن بۆ جۆرەژی دەستکردانەوە بین کە سەرچاوەشم پێ دەدات ئەمە ناو قسەم پێوەتی ئاوتە سەرچاوەکەشم بە هیچ جۆرێک لە خۆمەوە چاجیپیتی قسەکردنی باوەڕ ناکەم ڕاستە وەکو ئەفکارگەری ئەمەش بەکاری دەوێت بەڕێزە هەتا داتاکە ورتر بی زانیاری دروستتر وەردەگری هەتا ورتر بی هەتوو زانیاری دروستتر وەردەگری پرسیاری گشتی ئەم پۆلەکم هەیە و هاوسێ مەسەلەن دەریوانەیەکی فیزیان بۆ ئامادە بکە لەسەر لادان ئەو شتەش زۆر گشتیە ئەو پرسیارە نابێت لەژێر دەستکرد باشە چۆنیەتی پرسیارەکە باسی دەکەین یەکە کە لە شەهرە گرنگەکان کە ئەمە دەتوانین لەگەڵ ژیری دەستکرد بیبەستینەوە بە تایبەتی بۆ حاڵی خاصی تەڵەبان ئەگەر تەڵەبێک شتێکی هەبوو دایک و باوکان دایک و باوک گەورەترین سەرچاوەی داتانەکەدان بە تایبەت لەبارەی منداڵەکانیانەوە بەڵام کاتێک کە ئەمە داتای لێوەردەگرین بۆ منە دایکێک یان باوکێک بانگەکەی یان سەرەکەڵەکەی پێی دەڵێ لە ماڵێ چ دەکا چەند سەعات لە ئەوەیە چەند دەروی ئەو پێی دەڵێن داتای فرە شێواز بگورن ئەو سلایدانە نەمتوانێت ئەرزکەم لەبەر کاتەکە دەبی ئەوابی فرە شێواز هەموو شتەکان لێک دەدەن بە یەک تەنیا پرسیاری لێ ناکەن ئەو منداڵە چییە؟ وەڵا ئەوەیە دەوە مادەم ئەوەی خەلاص ئەوە شتوان نییە شتی دیکە هەیە ئەوی ڕەبت دەکەم پێکەوە باشە هەر ئەو جۆرە تەعاملش لەگەڵ ژیری دەستکردەکەی زۆر زۆر بەحەسەکەوە پرسیارە مامۆستایان دەبێت هەمووتان بەشدار بن تکایە ئەگەر سەرنجتان لێرە بین دەزانم ئێستا مەسموعەتان لێرە دەڵێ وەڵا نا من نهێنی خۆم بە کەس ناڵێم ئەمن گیانی خۆم ئەوها نا نییە شتووە ئینسان قسەی پێ وهەر دەکات وەنیە ئەگەر لەلای خوشکی خۆی بی لەلای برای خۆی بی لای بابی لا چ قسەیان دەکات بێشتنی ڕەفیقی بەڵام ئەگەر توا دابنێ مخەیەر کرا نهێنیەکت هەبوو و نهێنیەکی گرنگیش دەبی ئەو نهێنیە ئاشکرای کرد بەڵام لە بینی دوو کەس ئەو نهێنێت بە ئامێرێک دەڵێن یان بە ئینسانێک بە ئامێرێک دەست هەڵبڕێت خوا باشە بە کەسێک دەستان ڕۆژ بی ئەمن هیچ ناڵێم ئەمن جوابی ئەو پرسیارە نادەم و دوای ئەتون خۆت جوابی دەدەیەوە ئەوە سیقەی پێ دەکەیت چی ئەو چاجیپیتی دانە مامۆستایان بەڕێز مانایەکی زەبەلا کە ئەمن معلوماتی دەدەمێت ئەو معلوماتی چێ دەکات هەتوو پێ دوایە کەسێک هەیە لە دنیاە بە تایبەتی ئەو بزنسە گەورانە بە بەلاش دەداتە دەستە چوو دەزانی معلومات چەند گرنگە یەک نمونەتان لە بۆ بینەوە ئەوە دەبێتە کۆتایی ئەوەکە فەیسبووکی دەکەی لە ماڵێ قسەم دەکەی یەکسەر هەتوو قسەی دەکەی ئەلامی و ڤیدیۆی دێت ئاوەڵا جاسوسی لەسەر دەکەن داینێنەوە چێ جاسوسی دەکەن جاسوسی نییە ئەوەی ئای منیتا باسی ئەوەی ئای طبعا فەیسبووک یەکێکە لە خاوەنی گەورەترین ئای بۆ ئاگاداریتە خاوەنی گەورەترین ئای لەگەڵ قسەت یەکسەر دەزانی ئەتوو چ دەوێت ئەوە پێداویستی تووە ناو جاسوسی لەسەر دەکەن وەڵام منەوە هاتوو جارێک لە خۆت بپرسە ئەمن چما هاتە جاسوسی لەسەر بکەن منیا نا ئەو بزنس دەکا بۆ خۆی بۆیە ئاگادار بە ئەوە هەمووی حەزەرە ئاگادار بە کاتێک تەعامل لەگەڵ ئەوە دەکەی باشە پەروەردەکەی تەواو زۆر باشە خەلاص یەک شتی تر دەڵێم ئەگەر وسەفەری تکایەکی برایانە ئەگەر کاتێک ئینتەرنێت بەکاردێنی ڕکلامەکی زۆری نەخۆشیەک لە بۆ هات بڕۆ خۆت حەسکە سەرجێڕێکردی تێگەیشت لەم ئەگەر لە کاتی بەکارهێنانی ئینتەرنێت ڕکلامەکی نەخۆشیەک زۆر دووبارە بۆ وەلەلات تکایە بڕۆ خۆت حەسکە چەندی زووتر بزانی ئەو نەخۆشیەتی عیلاجەکەی ئاسان بکە ئەو لە بەلاش لە بۆت نایە ئێستا بووستە کلاودی cloude.ai لە مۆبایلی شەیە ئەو مۆبایل شێوەی مۆبایلی هەیە باشە کلاودی تۆزێکی زعاسترە دانانی لە چاجیپیتی ڕەنگە داوای ژمارە مۆبایلە هەتا کۆدت لە بۆ دەریەوە بۆیە بشەوەش مەبە باشە ئەگەر ئەوە هەیە
يكسر هوا كودين ما مستوى على استوى في كين عادة هرشة كمست ما دار زين هر بلاتفورم شبه كبوتي كلتني وقت يوجد بيش لا بأخذ ما عندك يكسر لك بلوكات لقال أبي ركب كبون مناسب كم في كسر أو ذكر كم شيء هوا في كم يعني فكرة في كسر أو ذكر زاورة ذكر باشا أو إيميل كم في كسر ذكر داوي سمي ذكر طبعا إيه هو داوي باسبور ذكر طبعا أمور ممكن تشوف إيميل كم يلا داخله سميالك داخله يعني already أنا باسبور دم كده باشا ده زي أوينا كم يلا زور باشا جيشنا إيه إستا زور باشا يلا طب شمال الموبايل تاعك حفص الأرزة أنا خل مشي عارفه أراك مشي أكيد جيش شمال موبايلك جيش تجمعي موبايلك عراق هم بجيرك تريكت بس ماشي دانه على أمريكا يسوي ديك عراق تجمعي موبايلك داخل تصور الكود لخوالوا بوكسك هي كتير بيك إذا كنت نيوكا كودك تبغى كودك تاخذ إذا كنت مشاب كان وجماعة فيها لا هم جديد أسكت كان معي بشك بقارئها بشك فريا أو كلمة بكاي دينين فريا اللي تنسى لي أنا ما كان مشكلة بخط جزء منها كذا باي أو عند أقرأ وبقارئ باي أو أنت جديد أسكت هي كبكاري بين أدمين لا بي أو إتسندانة أو ناب شارج بيتي ليرة أو تسنديها ليرة دتواني برومتكت بروسي ليرة دتواني فايلة في بي بدأ PDF هي بي ده وده أو بعد صدقة اسمه هي بي ده ليرة بس مش راسنا فوق ده يجي مو إكسل بي ده هو تيجي تابع كمثلا قول منا راسنا فوق اسمه دقيقة زانيارم درست تبع مثلا أو سعر اللي اتصلاو أو درسلاو تون دتوانم يارمتين بدأ منش بدأ لو تون دتواني يارمتين بدأ باشا بحس ما نقدر نسوي مشكلين يعني أقل أو بسيارم لحد زورة شيء موديل شيء دستكت كير خاصة كاني أو موديل دزانم تسيلة وانا ده أو إيك إستادي بينهم ثاني برس ChatGPT أو كلاوديا إيديكاشيا أو بيأذن language model بس الأساس زمن ده مستوى هاد برسالة يبقى هاد جواب بتاعه موديل كان يتكلم لنا Explore GPT لنا POE لنا مور أو ذكي هي اختصاصا أو سأل هي اختصاصا هاتومت سودا موديل شيء رسم كرد البرسالة شيء بكاري بيروكه شاربوت هي تعرفت بماتماتيك تنالت أم برسالة ماتماتيك لوجنا ليه كشيء كم اختصاصي بما مستعد لمكتبه بأزمون بي أم الناس برسالة ما مستعد بكاريا ناس برسالة شو اسمه أنا ماني ليك مانيا جنزة كإستخدام مستعد رقم معلومات شيء زور نبي لسوا ما مستعد بأزمون بس شو كاختصاص زمان مانيا بس برسالة كي نبي لكم كامل ولا ما تجي باش تقول لك أول أسأل خد بس باشا يستقبلونا من أول برسالة بلي هم خاصة كاني أو شيء دسكندا شارزا دري والله دانل برسالة هالبابته يعني تدان تنسين دارشتن شيء كنوي بابته زانا يعني داتام لبو أنالايز لك باشا يعني تدان لبيكاري أرجع ميريالك بيجنير كني بيروكا أو وشتى زور باشا اگر راستی دیوانو که شخص خون بس با او بکاری ChatGPT کلاه بس با بیروکا لنا وقت چیزایی قد بشتی بینا بس برای کاری نیه سجین قدرت بس سکا بالکر لچتینا ولی لدوای اوازور چیزی که دخینی وزور چیکش هر بخصه پیدان دم نخوان لخوان آور کن آوان اشتش کاری نیه کشتک پیدا جلوه بخصیم اساسی بخصیم اوه لو سساوی ورم کتیا ها برو لخوش تأکید کن برو أولين برو لخوش تأكيد كود زاني أو تسجل زور باشا أقل من ميرا بمير ما مستعد خاصة تشكي كرب زانا عام نسأل أولين كيف أو زمان أنا شكل كذا نسي لو لا بيشتيمو فايل أبلود دكم هل يبلغ شتاني فايل أتاتش هل يقرب لنا أو كتابة أبلود كنت أقل كتابك 200 ميجا بايت كم تلبي قبولي دكت أقل اشتغل 200 ميجا بايت زيادة بتبقى باشا دتاني هذا سايزك كم دكمونيا هذا لها سايز اللي هو كم دكاتو كل هنا
I love PDF یەکێکە لەو شتانێکە وەکو مامۆستا زۆر شتان پێ دەگەێت سایزی کەم دەکەیەوە وەردی پێ دەکەیت PDF بە عەکسەوە PDFی بۆ دەکەیت وەرد پاوەرپۆینتەچی دەکەیەوە PDFەچی بۆ دەکەیت پاوەرپۆینت بە عەکسەوە زۆر I love PDF ئەوە لەوەی بەس خواستنستان لەسەر ئەوەی نەوە باشە بەڵام ئەو لێرە پێتان دەدەم ئەوە ببورن ئەوەی بینیتان لەسەر شاشە ئەوەیەکە لەو شتانێکە زۆر ئیستفادەی لێ دەکەن هەموو توڵی تێدا وەکو مامۆستا تا بەسەر هاتێ کتابێکی داونلۆد دەکەی وڵی خۆزگە بۆ بۆ بکەم وایە وەنیا خۆزگە نە ئەوە بە سڵاید نە پاوەرپۆینتەکەم هەیە ئەو جارە دەم خۆزگە بە نازانم چ دەکەم وایە ئەو هەموو بە شانە بۆ دەکات ئاگادار چۆن بزانم یەکێک لەوانە ئەو کۆمپرس PDF سایزەکە لەبۆ بکات هەر فایدە ریدە مەشینی دەستکرد کەمتر بیدە 4 مێگابایت 5 مێگابایت کەمتر بیدەخوێنێت لەوە زیاتر ناکوێنێت و داوای پارە دەکات بۆ ئەم پارە دەکات دەچین لێرە سایزەکەی کەم دەکەم بۆ ئاحتیاتی باشە بەڵام ئێستا ئەو کتێبەم پێداوەکو بینیتە با عەمەلیەکە دووبارە بکەم و بیستمەوە ئەوەی کە ئێرە جەماعەت لێتان دیارە لەولایە دوگمەی ئەو کلێپەی ئەتاچی هەیە لەگەڵ ئی ڕەسمی هەیە ئێستا بەس ئەتاچەکە ئەوە ئەو گەورەی ئەو چ پێ دەڵێن ئەتاچ دەزانم بەس نازانم بۆ کولێکی چ پێ دەڵێن هاوپێچەکەیە ئەمە فەق دەکات باشە ئەوە لەناو سێرچەکەی ئەوە هەیە ئێستا کلیکی لەسەر بکە فۆلدەرێک دەتەوە دەرێت چ فایلێکە تێوە داوام لەسەر ئەو فایلەی ئەپلۆد بکە دیارە فایلەکە پێ دەچیت ئەوەی کەم بیت لە 5 مێگابایت کەمتر بیت ئەگەر زیاتر بیت ئەوە ئایوە PDF لازم پێ ناسان کەمی دەکەمەوە داونلۆدی دەکەم ئەتیادی هەتا 2 مێگابایت هەتا کێگەبایت دەواکە 2000 کێگەبایت ناکات مێگابایت باش ئێستا ئەگەر پرسیاری لێ بکەم ئەزانم پێی بڵێم دەتوانی ئەو فایلەکەت دایتێ ئەوجە چ داوا دەکەی کتێبە دەتەوێت لۆت کورت کاتەوە دەتەوێت لۆت سیا ئەوە لێرە بەس بنووسە کلاودی ئەمە چی مەناوێت بۆ ئەو شێوازەم ناداتێت کە سێرچە مەسەلەن یەکسەر ئەوە دەکاتەوە یەک شتی تر مامۆستا باسی کرد بەرەزان ئەوە هەموو شتەکەت پێ نادا ئەپدەیتی هەیە زانیاری وەردەگری ئێستا پرسیاری لێ بکە بڵێ ئەرێ ئەو چێ بوو محاوەلەی پشتنی ترامپی کرد دەبرەوەی نوێیە داداتێ هێشتا ئەپدەیتەکەی نەگەیشتە ئەوەیە مامۆستا گوتی 2022 نوێترین بەلەو پرسیارێکی کردمان شتێکی لێ بپرسە تەوەقع دەکەی نەزانی شتی نوێی لێ بپرسە ڕەنگە نەزانی چکە هێشتا نەگەیشتێ ئەو ئەپدەیتە یعنی ئەپدەیتەکەی یەکسەر نییە بڵێ ئەوڕۆ سبەی دوو لە شتێک ڕوویدا بێت و ئەوڕۆ لێ پرسی ئەرێ چ بوو ئەوە نییە لەگەڵ ڤێرژنەکانی ئەپدەیتەکانیشی دەگۆڕێت کاتە نوێترین زانیاری لەکنەوەی هێشتا مانجی 2022 لە بۆ هەندەکان زیاترە بەو شێوەیە بەبەستوانەوەی ئەوها بیری لێ بکەوە نەک وا بیری لێ بکەوە کە هەموو شتێک دزانێ و دەم و دەستیش پێدا نە وانە دەستخۆش مامۆستایان ئەگەر هەفتەک لەسەر کلاودی بنتەوە نادێەوە هێمان ناساندن ئێوە دەتوانن انتشارەکەن زیاتر باشە بۆیە دەچێتە سەر پلاتفۆرمێکێک گرنگە وەکو مامۆستا بەڕاستی بەتایبەت بۆ ئێمە زۆر گرنگە بۆ لەبەر ئەوەی کە قسەکە پێ دەڵێت ڕاستی قسەکەی دەکەن ئەوە پێی دەڵێن ئەو زۆرە ژیری دەستکردە پێی دەڵێن سوپەرڤایزد AI ژیری دەستکردی سەرپەرشتی کراوە شتێک کە شەفافیەتی تێدایە معلوماتێکم دەداتێ قسەی مەجلیسی نییە مەسەلەن وڵاوە ئەو هاتوو ئەو هاتوو پێم بڵێ پێت دەڵا قسە لە چێ هاتیە باوەڕیش ناکەیەوە دەبین بۆ بەس ئەو قسەی کە دەیکات یەکسان نییە ئەو نووسینەی کە دەیکات یەکسان نییە بەو نووسینەی لەسەر چاوەکەیدایە لە ڕووی داڕشتنەوە چونکە هەموو جۆرێک ژیری دەستکرد کە گوتت ژیری دەستکرد پێی دەڵێن جێنەرێت یعنی بەرهەمهێنا یعنی دروستکردن واتە ئەو تێکستەی کە دروستی کرد لێرە ئەو تێکستە بکەرە لە ئینتەرنێت نییە بەڵام سەرچاوەی تێکستەکە هەیە ئەگەر دەتوێت بە ئەپلیکیشن داونلۆد بکەی مامۆستا ئەوەی لەسەر مۆبایلە جیمینی ئاپ دێت ئەوەی دووە جیمینی ئاپ ئەوە بنووسە ناو سێرچ باشە ئەوە بنووسە پێشە من بکەوە تکە یەکسەر ئەکاونتدار نێوانەی کە چوونی ناو یەکسەر ئێستا ئەکاونتدارێ ئەگەر دەتوێت بە مۆبایل دابەزەی نووسایە جیمینی یان جیمینای ئاپ باشە من داخل بووم یەکسەر ئەوە دێت ئەمیریشی دێتەوە دەیناسی یەکسەر سلاوی دێت بەناوی خۆت بانگ دەکات یەکەم شت ئەگەرە تو
ابلكیشن داره مثلا لابتوپی تاختی مثلا که برای مایکروسافت ولی شکلی بیاره ماتیادی بیست تا کیبورد نه باشه تا کیبورد نه سیکا زائد اوا ایمیج رسم PDF نه و کلاودی نه و جیپیتی نه چالشیتی نه رسم باشه ولی اصلا کلی زاویه داره تا چی زاویه داره زمانی کردی که شکلی زمانی کلاودی كلاودي له باشتر الاسماني كردي باشا عربي كده عربي زود زاري بفارسي جواب والله بيزا خلينا نناقش هذا بالكردي وزماني كردي او اشتي ما نجيب زياده كم تازه يعني سأعمل فيديو سيرش كم وأنا أقدر مثلا يوتيوب داوي فيديو كم دبي أول شيء بالمسلم كفيديو كبنابيت بقناه فيديو منابات اشتيني كم لدات ورنك أوجنا بس أوا أي شيء يس كده لأن تيجي أحسن لك ولا دلنا فيديو أو هذا أو شيء فيديو كم لدات توجهنا أقدر بسيارة شيء مثلا الفيديو بكي دومنا همین بحثی اختصاص قوم یکم دلم زمانوانی لینگویستیک چیه؟ باشه؟ دلم زمانوانی چیه؟ اول دیره لگم اول دکات. دیره جوابی دام. خاصیتی چیه؟ لسر او بام دخول تو وانیا؟ اوش تکی که بام دخول تو زمانی که دخول. آیا مانی که دخول نوبله؟ آیا بکودی دخول تو؟ Ethics study of language. It explores the nature, structure, and use of human language in all its forms. ساو ماندوا بيتا قتل بسيارة كل تمشي شاشينا كموا كل هذا نظام دلت باشا اشتكي كجرنت على سنة ومستعدي شورت درافتس أو تشيل أو شورت درافتس أقل إنترنت كمساعد بي والله ما قدرت منها بدونيا ترى والله مش كان أوريدي والله مش كدايك أقل كل شيء لسه أقل إنسان كليب كم والله مش كشيء هر همان ولاد هر سياني بالدنيا داوي والله ما يشكي لك كم ولا جنريت مثلا أول ما يجي بيدا ما استلام مستعان أو بالدنيا صدقا ليلا كريك دكا يدوم ليلا أو والله ما بيجي كده والله أوش بالدنيا زور في سنة البيت سيم ليلا والله أوش توزك زور كرتا تبقى أجايا لذا والله هم يسلم لي بدأ برشة والسنة استقرام هذا سي والله من كده باش إيش تمام بعدين تو بتوالي لما تكتب زكاة إيش تمام بعد سنة خوارج أو داوي في بعض من الميزانية أول عامين بدون الدنيا هل كتكتب في باش البيدي أو زيادة البيت باش إيش تمام لسه أكتب أول عامين مستزور بودريشة داوي إذا كم كتير كم الله لا داوي إذا كم وزارة والله ما كش دريش تريب دبي لا داوي إذا كم سادة تريب تيورا هي زور إزعاجة أينشتاين ليتي ناقم تيوري نسبية باسي لك هيز ليتي ناقم ليه بروتش لمسلم درنتكايا تيوري نسبيين لبورون بكواوك أو تمنهم دست علامي واختصاص شو فيزياء نبي هيش تشي نزانم ويان تازة تشي ممتلك زانة صدق أكيد أو كثير يعني ساعدين كاتب باش دمير زيادة بكما أكاديمي بروفيشنال ريسيرش أكاديمي والله ما كانوا يقوا علينا زور باشا أو أقل ميول والله ما كي أو كم زور باشا أو الزور بيقولون ساعة تابتي بقولها أقل كليك لسه أو على جيب لك أو أهم كليك تصور ده عشان أنا سنبي أو كليك ممكن تيجي لبكرة ما مستعان براستي أوي أما وكو أكاديمي وكو ما مستع كأب مثلا وكو دا مزراوة شبه وردي وكو حكومات وكو همو كسر لدي بقرد أو زوري جديد سكرتي كشفافيتي تلاها سكت لبودك سكت لشينا بس كليك مثلا أوي كده أو قصاني ككذبوي بيقولتم لشينا درستي كذي راسته بس لشينا نازانم دەردەکەوی تۆزە هایلایت کرا بە سەوز وانیا زۆر باش ئەگەر کلیک لێرە بکە ئەو دیارێککە دایمێ دەڵێن linguistics is the scientific study of language ئەگەر کلیک لێرە بکە ئەوەن پێ دەڵێت ئەو معلوماتی هینایە باوەڕ ناکەین بڕۆسەرین کە کەفەر لە توێژینەوە چ دەری هینایە لە ریسێرچگەی چ نایەتی ئەکادیمیا هینایەتی
لە توێژینەوە کەس لەگەر وڵای کردیتەوە ئۆپن ئەکسسە لە نازانم چی بەکەی خۆتیی لەسەر بکەم با بێم ئەوانی دیکە تاقی بکەم مامۆستایان هەر لات شوێنێک ئەوەت بینی کلیکی لەسەر بکە ئەکسپاند بکە پێی دەڵێ مەسەلا ئێستا ئەوەی لە ویکیپیدیا دەبیناوە پێت دەڵێن حتى ئەگەر ئەتوو وەکو کەسێکی ئەکادمی ویکیپیدیا بە سەرچاوەکی زانستیش نەزانی خۆ پێت دەڵێت من لەوێ بینایە بۆچی چات جی پی تی نییە بۆچی کلاودی نییە بۆچی بڵاگۆکس نییە کەس نەزانێ ئەو مسالە چی هاتیە ئەوە پێت دەڵێت ئەمە قەناعەتم وایە بەکارهێنانی ئەو جۆرە ژیری دەستکردانەی کە پێی ئەڵێن سوپەرڤایز ئەی ئار ژیری دەستکردی سەرپەرشتیکراو بۆ ئێمە مامۆستا زۆر گرنگە چونکە کاتێک یەکێکی سەدا و سەرچاوەکەت پێ دەکات ئەمە سەرچاوەکەم هەیە ئۆڕێ شتەکەم لەبێت دەستا ئەگەر دەست بە خوارەوە هەموو قسەکانی خۆی کە پێی دایمە هەموویان هەر یەکەم سەرچاوەکی دەرهینایە هەر یەکەم نەتیجەیەکی دەرهینایە بۆ نمونە ئەوەی لەکوێ دەرهینایە ئۆکسفۆرد ئۆکسفۆرد بەس مامۆستایان یەک شتەکە سەرستان لەسەر مردی ئەوەی لەکوێ دەرهیناوە لەو مەوقعە وانییە بەس ئاگادار بە ئەو نووسینەی کە لەوەیە لێرە دروستکرایە یەکسان نییە بە هەمان ئەو داڕشتەی کە لێرەدا هەیە مەفهومەکە پارەفرێسکرا باشە ئەوە پارەفرێسکرا ئەوە گرنگترین جۆری بە تایبەتی ئێمە وەکو مامۆستا بەکاری بینین ئایا هەر ئەو جۆرەمان هەیە مامۆستای بەڕێز ئایا هەر جیمینایمان هەیە نەخێر ئێستا ئایەکانی دیکەش وا خەریکن چ بکەن چونکە خەڵک دەزانی بە دوای شتێک لەگەڵە کە سەرچاوەیە مەسەلەن کۆپایلۆت لێرەکە من ناتوانم ئەوە باسی بکەم بۆ خۆتان دەتوانن لە ماڵێ ئەوە بکەن کۆپایلۆت بە هەمان شێوە سەرچاوەی لەگەڵە باشە سەرچاوەی لەگەڵە لایەن دەدەین بەڵام یەکسەر کۆپی پێیستی دەکەین غەڵەتەکەمان لەوەیە کە کۆپیت کرد هەموو شتەکانی باگراوندیشی لەگەڵ خۆی دەینی سپەیسەکانیش لەگەڵ خۆی دەینی ئەو تێکستەی کۆپی مەکە لەناو بەحسەکە بڕۆ لەناو نۆتەکی دانێ لەناو نۆتێکی دانێ لەناو فایلێکی بەتاڵی دانێ هەندێکی بنووسەوە دووبارە بینووسەوە ئەو کاتە دەرناچێت ئەو کاتە کەمتر دەرنەچی ڕێژەکە تێگەیشتی لە فکرەکەی بەڵام دەیگری سۆفتوێر هەیە هەر بە ناوی هیومەنایز یعنی وا دەکا وەکو ئەوەی مرۆڤ نووسیبێ بەڵام سۆفتوێری لەوەی بەقووەتر هەیە دەیگری باشە؟ ئەوە ئێستا وەرزوو ئەی ئایتکەکان وەرگێت کلاودی بوو لەگەڵ جێمینای بوو ئەسە مشکلە کتابوو وەکو ئەوەیە کەسی باشتر لە بەش لەوێت بسیار لە خۆی بکە بەڵێ ئەو مشکلەیە بێ کوی حەل دەکەن ڕێک لۆدادە یەکێک جوابی دەداوە بڕۆ ئەویتر جواب دەدات بەو شێوەیە بیکە لەبەرەوە ئەگەر یەک کۆرسی تەواو لەسەر جیمینیبی هەر بەش ناکە یەک کۆرسی تەواو لەسەر کلاودیبی هەر بەش ناکە یعنی هەر شتی نوێ هەیە ئەوە گوتمان دەواازەیەکە دەرگایەکی گەورە لەبۆ دەکاتەوە بەڵام مەلەکردنەکە ئەوە ئیشی خۆتە ئەوە بەس لەسەر ڕێیەکە دادەنێت دەڵێن ئەو تێ ئەتوێنی بە خۆت بچیت بە خۆت بگەڕێ بە خۆت تاقیید بکەیت باشە؟ ئەگەر دەدەقەچکە ئەوە نەزەریە زۆر هەیە بە پرۆمپت وەکو گوتمان پرۆمپت واتە سیغەی داواکاریەکە ئەگەر ئەوەمان نەزانین ئەوە هەمان یعنی بەڕاستی ژیری دەست بەکارمێنە فەرمو جێبوو لە باشە ئەگەر ئەوەمان نەزانین بەکاربێنی باشتر بەڕاستی پێ چونکە تووشی هەڵەدە پرۆمپت چییە باقی لەسەر ئەوە یەکەم جار بە شتێک دەست پێ بکەین دوێنێ باسی کورتەوەیەش و ئۆشتانەمان کردو ئێستا شتێکی پێی ئەڵێن ئەندازیاری ژیری دەستکرد وانیا چەند کەسێک لە پشتەوەیە ژیری دەستکرد دروست دەکەن وانیا هەر ڕۆژە مۆدێلێکی ژیری دەستکرد باوە ناکەن ئێستا چەند مۆدێل هەیە کە ئەمە نەماتوانی هەوڵ بناسێن بەڕێزان ئەندازیاری ژیری دەستکرد کەسێک زمانێکی سادە ئەوە یەکەم شت سادە و ورد دەزانێت سادە ورد دەزانێت و لە ڕێزمان شارەزار ئەوەش دەچێت بۆ ئەوەی ئەو بۆتانە بۆت کە پڕکراوی ڕۆبۆتە ئەو بۆتانە ڕابهێن کە تا ئێستا بە ملیسیەکە بتوانێت جوابی ئێمە بداتەوە زۆر بەوەدیش واتە پرسیارە چی دەکەی لە ناو ملیۆنە هات زانیاری بیستەبەت چی دەوێت ئەوەی بشین دوشتش بەڵێ زۆر باشە مامۆستایان لەسە ئەندازیاری ژیری دەستکرد تەمانە سەراسەری جیهاندا ئێستا ئەو کەسانی زۆر گرنگ لەلایەن کۆمپانیەکانەوە هەر دەکردرێنەوە
ئەو کەسە دەکردێت باشە بۆ نمونە ئەومان هەیە ئەو کەسەی کە دەبینن لێرە دەرکەوتدا ئەوەکە شەیلا تیۆ لە سنگاپورە لەنێوان 400 کەس لە 2023 یەکەم بوو ئەو چاتGPT بۆ ئێستا بەپارەی ئەو بەکارماندەیدا ئەوە کۆمەڵێک پرۆمپتی زۆر وردودارێژ وای لێ کرد مەسەڵەن چاتGPT زۆر سیرەک بێت هەر ئەوەش کلاودی ڕاوەستان بۆ ئاگاداریتان یعنی نەگاتەوە گەرنا کلاودی حەزمە چیوا هاتبووە ناو ساحەکەی بەڕاستی یعنی چاتGPT بەجێ باشە زانین ئەو شتە چۆنە ئێستا لە بۆمان دەردەکەوێت کە لەوانەیە وەڵامانێکی ئەتوەرد نەگرێت دوێنێ باست کرد ئەوەتەکە لەمە نوێنە چۆن ئێستا بۆ نمونە پرسیارەکانە دەکەم ئەگەر دووسێ کە جواب بداتەوە داوا لە ژیری دەستکردنێک بکەیت وێنەی قەڵای هەولێر بێت چێشی چی پێ دەڵێت ئەگەر یەکێک دوو کەس دەستیان بدەیت باشە چی دیکە داواکاریەکەت کۆ وێنەی ئەو چۆن داوا لە ئەوەکەی بەڵێ باش ئەوە ورتر بوو هێشتا باشە ئەوە چۆن یەکێکت پێ دەڵێ وێنەکەت بۆ ناچێشی وێنەیەکی قەڵای بدەن بۆ پێشە کە لە شاری هەولێرە هەرێمی کوردستانە لە ناوەڕاستی شارەکەیە و بەرزەکەی زۆر باشە ئەوە هەروە زۆر بەڵێ باشە هەروە ورتر دەبنەوە عفو بەڵێ باشە نەخشەکەت بۆ دەچێشی لەو حاڵەتە وێنەکەت بۆ ناچێشی واگەکانی زۆر چاکە ئەوەی کە ئەمە لێرە دەنووسی مامۆستایان لەناو ئەوەی چاتGPT-یە دەبیست زۆر بەڵێنەوە ئەوە پێی دەڵێن پرۆمپت ئەو پرسیارە بە کوردی ئەو پرسیارەی ئەتو لی دەکەیت ئەوە پرۆمپتە بە زمان ئەندازیاریەکە پێی دەڵێن پرۆمپت تۆ هەر شتێکی بۆ دادەڕێژی کەیف خۆتە باشە پێی دەڵێن پرۆمپت واتە پرۆمپت بۆ ئێمەی بەکارهێنە یعنی هەتا بۆ دەکرێت داواکاریەکەت لە ژیری دەستکرد ورد بێ سادە بێت شتی هەڵێ خۆ بەتو بەتەمانی نازانم بڵێ چی بڵێ ڕۆژمان قسە دەکەم هاتاوا تێبگا ئەم زۆر زیرە خۆ بەتەمانی بنا قسەی لەگەڵ بکەین ئەتو مامۆستای هاتی داوای هاوکاری لێ دەکەی ئەگەر بەتەمای ئەو شتی قەی ناکەم ئەگەر شتێکی وان نیازە چی وان یادیە ڕۆمتی ئاڵۆزی بدێ مناقەشەی لەگەڵ بکە بڵێ تو دەتوانی ئەوکی نەتوانی لەو شتەکەی ئاساییە بەڵام ئەگەر دەکرێت داواکاریەکەت بەو جۆرەی کە لە مێشکدا و هات جێبەجێ بکرێت دەبی ئەو شتەی تەڵبێ بکەیت زۆر باشە مامۆستایان تقریبا ئێستا ئەوە بۆ ئێوە باشە هەتا بنەڕەتی وەزانم لێرە هەیە بەڵام بەڵێ هەتا نۆ نازانم ئێستا نۆ بەکاربێنی بەڵام باوەڕ کە ئێستا ژیری دەستکرد لەلایەن تەڵەبی ئاغادەی شەوە بەکاربێنەوە چارگۆت دامەزرا چارگۆتی زیندەزانی هەموو کتابەکەیان خستی تەناوی تەلەبە پرسیاری لێ دەکات ناکات باشە جواب شۆر دەکرێت ئەجا بۆیە هەردووکمان ئەمە بەکاری دەین بەڵام خاڵی دیارکردنەوەمان وەکو مامۆستا لەگەڵ تەڵەبەی ئەوەیە ئێمە بۆ هەموو ئەزموون باگراوندێکمانە ورتر داوای شتێکی لێ دەکەین بۆ ئاگاداریتان کەوا بوو ئەنجام هیچ گرنگ نییە پرسیارێک لە ژیری دەستکردنەکەی هیچ گرنگ نییە چی لێرە پرسی بپرسە بەڵام گرنگ ئەوەیە چۆن لێی دەکەین ئەوە گرنگە بۆ ئێمە چۆن پرسیارەکەی لێ دەکەین لە پاش ئێوە دەبێ هەموو مراجعە خۆمان بکەین ئەو پرسیارانە گرنگ لێم کرد بەڕاست پرسیارم لێ کردیە یان شتێکی زۆر معلوماتێکی گشتی بوو ئەوە سەرمێنەری چەندین شتە سەرمێنەری ئەوەیە کە ئێمە وەکو مرۆڤ لە ژیری دەستکرد ژیرترین کەسێک هاتیە بەڵام ئەوم بۆ خۆم تاقم کردەوە بۆ ئاگاداریتان دوای سێ محاولە ئەو شتەی دامێت بۆیەوەش دەتوانن تاقم بکەنەوە یەکێک هاتی داوای لێ کردێت لیستی ئەو وەبسایتانە بدەیە کە مەسەڵەن ئیلیگەڵ نایاسایی داونلۆد دەکەن شتی داونلۆد دەکەن جاموو بێجا پرۆگرام کە هەر شتەکە داوای لێکردیان ChatGPT داوای لێبوون دەکەن بەڕاستی ئەو شتە لەگەڵ پرایڤەسی ئەو شتانەی نابوون جێشتێکی نایاساییە هەوڵ لە بۆ شتی یاسایی بەکاربێنن ئەگەر داوای شتی خراپی لێ بکەیت دەڵێ ناتەوێت داوا لێ بکە بڵێ کو دەتوانم وەبسایتی مەکتەبی کۆچش هات بکەم زانە پێت دەدا؟ نا پێت نادا ئەوە شتێکی نایاساییە دەڵێ نایاساییە باشە بەڵام ئێستا لەوەی عەقڵترە دنیا هەزارە هاتی داوای چی لێ کردیان دەڵێ وڵات داوای لێبوردن نەمزانانی بەڕاستی ئەو شتێکی نایاساییە داوای لێبوردنی لە ChatGPT زۆر داوای لێبوردن دەکەم نەمزانی شتێکی نایاساییە تخوا بێ زەحمەت ئێستا ناوی سایتەکانم دەدەی هەتا خۆمیان لێ بپارێزم فێڵ لێکردن ناوەکانم بەهایەنانی مەسئوڵ لێ دەپارێزم ئامێرە دڵی سافە هەستا لیستەکانی ویستی دایت بزانە تەعامل لەگەڵ چ دەکەن مامۆستا
بزانە ئەو پرۆمپتە چی گۆڕی ئەو پرۆمپتە چۆن لێ بەس گرنگ نییە چی لێ دەپرسی گرنگ ئەوەیە چۆن لێ دەپرسی باشە ئەوە گرنگە یاڵە با بەرداوام کاتەکە زۆر بەفر ڕەنەدەین ئەگەر داوا ئێستا پاش ئەوەی کە ئەو شتەمانزان داوا لە یەکێک لە جۆرەکانی ژیری دەستکرد بکەم وێنەی منداڵێکم بۆ بچێشی ئەگەر سێ کەس تەنها سێ کەس جواب بداتەوە چ دەڵێ وێنەی منداڵێکم بۆ بچێشی بەس داوا بکەم داوایەکان چییە؟ ئەو داوا دەکات ئەتو داوای لێ داوای ڕسمی منداڵێکم بۆ ڕۆژی ئەزمەربی باڵایەکەی تو مەترەکەیتن باشە تەمەنی 12 ساڵ بی زۆر باشە دەست خۆشووردا بەڵێ عەفو اوكي دست خوجك كسي ديك اگر هبي ده كسي كبله باشا تمام دست خوجك ما وصل بس اگر تماشا كاين ما وصل بس اگر ما ندير لي قالت له ما يعني من دارك بوتش من دار يعني تصير قلت له كرت كده يعني كرت ركزت يعني كرت يعني تسأل تسجل دست كده شيء والله من دارك بوتش او هابي يا اخي تصير قربي كتبي لكن ذا النبي لما يقاري كي دعاء دليل والله شيء تذكر شيرني ولا قوم داوم لكن بيئو برسالة خوام كنا جيرانه داوم يكن يعني باشا من دار إحسان تصير من دار إحسان بالمنال كعندك بابا كاري ديني باشا كوربا سوا من دار أقدر يكن لو أنا بكاري بيني باشا زارو كلا باقيني بكاري مثلا همان من دار يا جالك تشكر ها اگر مشترك بكاري باشا هيك دلي هراش هسكات هذا مجال دورتران اويا يا تشات جي بي تي دلي امن هم يبقى من داك صار لك ما تقدر من يحصل قد فكري لو كنت تو بتشوف بتسكول كعمل دلي بتسكول ولا بس من دالك همان او مفهوم دقيني باشا يك كتازه السيده يجي على بالك انت مثلا اگر نقول وين يجي يكسان بين عفن يكسان بكت يكسان بميل بياو ليرينا تت أو كسر كباس ما كنت أنداز هذا شيء دسكت كذا بزور ورد بيه كذا بزور زمان شيء سادة زمان تبيهم أشتري ليك ده أو إحسان أو إحسان أو فرقية أو فرقية طبعا فرقية جنس كذا كسر كان أو شيء دانا وكل زمان هو عنده شيء كذا جوازي هي وأتوب أو مجرد بكرة بلان تكاور بين دعوة كاريا كار تمشى كم مستوى تمشى أو بروم تخراب أنا بكر أو تيتر بروم تخراب بكارني تمشى كون منيع مثلا ده باراجراف شيء ده أنا رانا نقول باراجراف تيا لبارك سبي كوبي بتسمعنا بتسند الدبت ده والله بيساعد كده خلاص بيساعدك تحديد نكدي تيروك يكون بقولسا تروسي تيروك كم كنت إذا تيروك بي ده باراجراف بي 3000 مشابه ده كاركتر كذابي ده بارك أشتبي ده كاركتر كم بابني بالوانك أو هابي تنوسيا خدلش الناس جيني كأول كده لابد تنوسي والله يكسر تدرس بردار ده والله أولي أمين بس بطلي خوي زور عشان أجد هنا مش زور قول كده ساكر بدل ما يكسر كودك بوبتش طبعا هو رمت شيء خداع أجد من ديك أو رمت شيء ثاني باش تصدق فالمواد بورا كتبت لو بتشي بس أتوب عشتريك بلى بتزين كل ديو عشان تمن تمن تنبي حتى ورتبي باش تمانك رنجي إيستي رنجي باش يمكن على كردستان بنخشينا أجل على تاجكستان جاي بيتنا حملة قطعوا يعني رزم هي بقولنا وش على تشينيا كسينا بالبرز يعني دا تايبا كيف خل داخل دكا أو تاجكستان هذا بابش أجل والله داعي إسلام أشتغل من ده وقداري ها بيبلك بيبلك أينشتاين شيء يعني كتب بيبلك بيدلك شيء بس أمان دمير مثلا شكل باري أينشتاين مثلا أو يبدأ بلا بكرتي لباراجرافيك باسي أينشتاين من كبيروكيتيا تتصل دايك أو يبدأ برزان بقى أو غلطانا نكيل بروم تنارون وليل دوسي والله نارون وليل وردك وأقداري بس ريعي أو دوسي أو يوردك تاوري أو أنزامي باشا برومتي آلوز وبكار هناني زماني آلوز وبرلقري اشتاك الدلاتين حتى أزن نسيتان بيتانغوت ما عندك اشتانغو وتشتاك دابا مناعت بينه
ئێستا بگەڕێ قەناعەت بە پرسیارەکەی خۆت هەیە ئەو پرسیارەکەی باشە بەکارهێنانی زمانی بارگاوی کراو لە یانگیری مەسەلەن ئەمە هەمومان کە لێ ڕەنگە زۆربەی موسڵمان بین بەس ئەتوگەرەوە عەقیدەتی وا قسەی لێ دەکەی ئەو دەڵێ ئەو دیارە مەبەستە چی هەیە شتێکی بەکاردێنێ ئێستا تازە بەڕێزێک لێرە پرسیاری دۆناڵد ترامپی کرد یەکسەر دەڵێ نادەبێت چکە وەختی انتخاباتە چکە وەختی انتخابات و شتیان وەکو لە یانگیری لێ دێ وەکو تەحەیوزی لێ دێ بەرامبەر ڕەنگە هەشتی عامە دەداتێت بەڵام زۆر ناستە ناو ئەو تەفاسیل داواکاریەکە تەواو نەکراوە ئەم شتێکی تەواو نەکراوە وەڵامەکەشت بێ ئومێدە شتێکی تەواو کراوی ئێستا ئێمە پێتان دەڵێن شتی ئەوە چییە ئەو ئاگاتان لەو تێبینێ بین کە ئەمە دەڵێن چەکەت گورتێکی سادەبی ڕووی ئەوە یەکسان نییە ڕۆڵتەکی ڕوو و سەرکەوتوو گرین یەکسان نییە وەک ڕۆڵی دوور و درێژ کە دەڵێن وێنێک چەکلێک لەو کێشە بێ لە تۆ پرسەریدان چی پێ یەک ئینشای دەبووست بەڵێنە نەخێنێت دەڵێن ڕۆڵتەکە زۆر دوور و درێژ ناکەنەوە بەڵکو محاولە بکە بە کورتترین ڕۆڵ زۆرترین زانیاری سادەترین زانیاری بێگرێت تێت بگە ئەتوو لەگەڵ ئامێر قسە دەکەن تێت بگە باشە گرنگترین نمونە ئەوەیە ئەو ڕسمەی لە مێشت خۆت خەزم ئەوە وێنەی سەرکەوتووترین ڕۆڵ تا ئێستا ئەمە وەرمانگرتن لە سەرچاوە فەرمیەکان لە سەرچاوەی ئەکادمی کاتێک کە پرسیاری لێ دەکەین دەمەشایە کە ئەگەر ئەم تەطبیقی بکەم بە کوردی چی پێ دەڵێن دەڵێن تکایە وانەیەکی فیزیان بۆ ئامادە بکەم وانەیە فیزیا چیە چ دەبێ ونیە بەڵام ئێستا گشتیە شتەکەم گشتیە باشە سپێسیفیک تایبەتی ئێستا وەرە لەبارەی بابەتی هێزی چێشکردنی زەوی لە فیزیا هاتمە چێ تحدید ئەو جارە چەندم دەوێت لە بۆ چمە مەبەستەکە چەندم دەوێت خۆ ئەتوو هەتا بەیانی هەر پێی بڵێ هەر لۆ دەنووسی مشکلەی نییە نە ئەمن دەبی چ بکەم how many you want چەند بڕەکت دەوێت دەڵێم وانەیەکی فیزیا لەبارەی هێزی چێشکردنی زەوی بۆ ماوەی 20 خولە یان 2 پەرەگراف 3 لاپەڕە بڵێ 100 لاپەڕە احتیاطیە ئەی ئامادەیە کتابت لەبۆ دەنووسی بەس تەحلیلی بکە باوەڕ ناکەم هەر یەک لە ئێوە تەحلیلتان کرد لە پرسیارەکانتان چەندت دەوێت چەند لەو شتت دەوێت ئەو جا وەرە ئامانجت لێ چییە ئەگەر ئەوەت نەپێکی مامۆستایان قەت وەکو مامۆستا بە تایبەتی ئەوە وەکو مامۆستا ئیستیفادەی ناکەیت ئەتوو ئەو شتە خۆت خۆت نییە لەبۆ تەلەبەتە وانە باشە ئەگەر لەبۆ تەلەبەتە ناوی دیداری پێ بڵێ لە بۆ پۆلێک پۆلی نوێنی بنەڕەتیمە لە پۆلێکدا کە کوچ و کورتێک دەڵا بڵێن ئاستیان لەو زۆرەیە ئەو وایە یان قوتابخانەکە لە کوردستانە وردی بکەوە هەدەفەکە ئامانجەکەت بۆ ئەوەی بیبێچی ئینجا فەرمانەکەت چییە جێبەجێ بکە ئەوە دەوێت تکایە لە شێوەی پرسیاری وەڵام تکایە لە شێوەی داڕشنەبی تکایە بە فایلێکی PDF ببدەوە ئەگەر ChatGPT بە PDF دەداتەوە تکایە بە فایلێکی PowerPoint ببرۆ ئەوە سەرکەوتووترین نمونەی پرۆمتە با پرۆمتەکەت بە شتانەی تێدابی ئەگەر تێدا نەبی وەڵامەکەت وەرگرت نائومێدکرێت بۆ ئەو کێشە لە پرسیارەکەت هەیە و دەوڵێت کاتە چت دەوێت بەگشتی دوایە تەحلیلی بکە دوایە سنوورەکەی دیاری بکە چەند بی بڕەکەی کەمیەکەی ئەوجا بە وشە بە پارەگراف بە کات ئەوجا هەدەفەکە دۆستە دەتەوێت لۆ خۆتە لۆ خۆشی خۆتە یان لەوانەوتنەوەیە یان لۆ فێرکردنە یان لۆ چییە ئەوجا دەتەوێت کوو بتاتێ نەتیجەکە هەر بە تێکست بتاتێ بە فایل بتاتێ بە چاڵاکی بتاتێ بە پرسیار وەڵام بتاتێ بە چ بتاتێ یعنی ئێستا دەتوانێت لە هەر یەک لەو شیری دەستکردانە یەک شت بپرسە بڵێ دەمەوێت وانەگری لە اختصاص خۆت چییە وانەی مێژوو وانەی ئینگلیزی وانەی فیزیا وانەی بیرکاری ئەوە گشتیە لەناو ئەوە تەحلیلکە چ بابەتێک لەناو مێژوو چ بابەتێک لەناو فیزیا چ بابەتێک لەناو ئینگلیزی چ بابەتێک لە ئینگلیزی پێی بڵێ پرێپۆزیشنەکان درێ مۆدەڵ ئۆکسیلەریەکان درێ پاست تێنس مەسەڵەن پێی بڵێ دەتەوێت ماوەکەی چەند بێت دەرسەکەم 35 ساعات 35 دقیقە دەرسەکەم 35 دقیقە هەدەفەکە چییە؟ دەمەوێت تەڵەبە تێبگەینم تەڵەبەی پۆلی هەفتی بنەڕەتی لە هەرێمی کوردستان تێبگەینم بەهۆی هەندێک پرسیار و وەڵام بەهۆی هەندێک چاڵاکی بەهۆی بزانێت چ دەداتێت بەڵام لە ئاخری پێی بڵێ ئەمن جوابەکەم بەو شێوە دەوێت
جوابەکەم دەبێت فاینێکی PDF بی، جوابەکەم دەبێت چالاکی بی، جوابەکەم دەبێت پرسیار وەڵام بی، جوابەکەم دەبێت تێکست بی. یعنی ئۆردەرەکە فەرمانەکە چییە؟ یعنی پاشەوەی داوایەت کرد تو دەتەوێت چت دەوێت؟ تحدید چەند ئامانج چۆن هەوڵتە ئەوە لە خەیاڵی خۆت بکە قیاس بکە کڕێشە متأكد لەوانەی پێشتر لە داواکانیەکانی پێشترت ڕەگەڕەچاوی ئەوت نەکردبی لۆیە جوابەکانت بەدڵ نەبوو ئەگەر 170 بەدڵی بووبی زۆرە بەڵام ئەگەر ئەوە جێبەجێکرد دەگاتە سەری 189 مستحیل سکەرنیەتت ناخیتەوە تو بڵێ وڵای لەگەڵ کەسە قسە دەکەی کابرا جوابە چکە دەداتەوە تو چ دەڵێ نا مەقسەدمەوە نەبوو ئێمە سوان ئەو ئامێرە دەبی پێی بڵێ مەقسەدت چییە؟ مەقسەد گۆڵ دەبی پێی بڵێ چت دەوێت چۆنت دەوێت چیت دەوێت چەندت دەوێت ئەوانە هەمووی ئەگەر بتوانی بەو ڕیزبەندی پێی بڵێ زۆر باشە لەبەر کاتەکە یەکسەر دەچێت دوو بابەتی زۆر گرنگ کە لە بۆ مامۆستای بوویمە ئەویش گاما دوایە دیفیت بەردا ئەوە مامۆستا بەس با دوشتی زیاد بکەینەوە ئەمە ئەی ئامان هێژی دەستکرد و پلاتفۆرمێک ChatGPT کلاودی جیمینای توڵمان هەیە کە AI سەپۆرتی دەکات توڵ چییە کاتی خۆی پێش AIش ئەو شتە هەنابووە وەبسایت دەکات ئێستا AI پشتگیری دەکات هاتن دوشتیان لێ داوە کە لێکیان داوە ئەوە زۆر ئیستیفادەی لێ دەکەین ئەگەر ئێوە بنووسن گاما لێرە GAMMA گاما الجاما أكبر تأتي الأول أو على تدري جاما GAMMA دوت أب مسرع گاما دوت أب باشا اگر تو بگی اکثر استواز دکم تو فیری عملیه کبی اکثر برونای اکاونتک دار می‌بسته ایسو دی زور باشا معنی چه یکم زداره هلا حالا یکم سپورت بای کتاب اشتاق نمی‌کنه بازارگاه تانیه بی اگر بیتو اما کاتب روشین هات قوم فکریه کنه وانی کاتی زیادی مانده اما هاتی نکات نبود کرد اما چیم کردی دست لابتوب کم فایل چی ورد می‌کنه و نام لینا بانکی پرومپت کار مثلا یا مای پرومپت چیم کردی اما آشتانی که لو سالی کردن پیوست ما پرومپت رو داشته پرومپت رو داشته عصری کردی شفته داوکانی يكسر ديو برومتابي كوبي لكم بيسي لكم خو أجر زاني مسبين لحالتك الجوازة لو كانت برومتابي بس قرن كايت فلاش دانا مش مساعدك في الكون برومتابي شواتات اشتش أو هاي باشا ده تاني اشتش واله استواب وخود درست أمن استاتم شابكها السياسة تصير كريتيفم هاي اشتش كاش وكم عمصات تاني بكان يكاكي كوبي كان لبورا في تكان تامنين هر رفيق تقبلين شي توصيت تسأل توصل كريديت بدياري وردك باشا توصل كريديت بدياري وردك بلا اگر وين زار بكاري يعني بوريايو بكاري بيرين تشكو بيرسناكا هم كريديت كان ما لي بروجي بكاري بيرين واگر كم بكاري تنا ودور دقيقين ده باشا باش اگر ما لێرە مامۆستایان بزانین چۆن بتوانین سیمینارێک ئامادەکەین بە شێوەیەکی جوان ڕێ جەماعەت ئەگەر ئێستا پێم نەکرادانێ دوای داینێ بەس ئێستا جێبگرە باشترە یان لەگەڵ تەنیشتەکە یەکە کتابتان نایە مشکلە نیە خەتەکە خاوە دەزانین هەندێک مشکلەی پاسوێرد و ئیمێل و شتانە هەیە بەڵام لەبەر وەختەکە باشە لەو مەرحەلەیە داخل بووین ئەوەی کە دەیبینن ئەوە داخل بووینێت بەڵام دەبێت ئێرە هیچی لێ نەبێ ئەوە من کۆرسێکمان هەبوو ئەوە ئاخری لەبەر من دروستمان کردبوو ئەوەی لەبەر دروست کردم ئێستا من ئەگەر بموێ دروست بکەم لێرە create new هذا مش AI ئەوە توڵەکەیە دەبەست کە AI سەپۆرت دەکات باشە ئەگەر کلیک لێرە بکەم چاوەڕێ دەکەم ئەوم دەبێت لێرە چێ لەو مەرحەلەیە تکا دەست بەرزکەوە زۆر باش چێ لەو مەرحەلەیە بتوان لێرە ڕاوەستن ئەو سێ زۆر باشە مامۆستایان تەماشاکە تەماشاکە بەکاری بێنە تەماشاکە تکات سێ دانەیە بەرەو ئەو لەبێت تێکستێکم هەیە کتابی مەکتەبەیە کۆپی پیست دەکەم بەس دەیدەمێ دەڵێم ئەتوو بکە پاوەرپۆینت یعنی تێکستەکە هی خۆشە تێکستەکە یان هی کتێبەکە باشە کۆپی پیست خۆ بەس کۆپی پیستی دەکرێت لەو حاڵەتەی AI چ لەبۆ دەکات جوانکاری لەبۆ دەکات و نەکت لەبۆ دەینەوە ئەو شتانەیە باشە معلوماتەکە هیچیە
حتى كتابيا تشوينه شيء او كاتب نيشي بابستراس كتناوي خفيفه بالتكست كاتو دايتي باش بخوت حاصلت كده يعني كتابه شيء ترسل لوينيه اشتكي ساختر دوبي ئەو شێوازە ئاسانەکەیە کە ئەمە هیچ پێشنیار ناکەین بەکاری بینی چونکە ئایا ئەتو بەس پرۆمتەچی پێ دەڵێ فۆرمولاگەر من مامۆستای ئینگلیزیمە پۆلینۆ دەڵێمەوە پاسیڤ ڤۆیسم هەیە بەکارهێنەر دەڵێن تکایە سیمینارێک لە بۆ ئامادە بکە بۆ پۆلینۆ لەبارەی بکەرناتیە سەرەتا باسی ئەوە بکەوە تەرتیباتەکەم لۆ دەکا من هیچم نەکرد دانیشتم بەس داونلۆدم کرد بەڵام ئەوەیان شێوازە ئەکاتیەکەیکە پێمان باشە ئەوە بەکاربینی یەکەم دانە تێکستەکەی خۆت بی یان هی کتێبە بی لەناو کتێبە دەربینایە ئەوەی دەبێت دەڵێ لۆ بکە پریزەنتیشن باشە بۆ مامۆستا ئەوە باشە هەرچەندە ئەوە نووسراوە پۆپیولەر یعنی خەڵک زۆر ئەوەی بەکاردێنێ بەڵام ئەوە جێسقە نییە چکە تێکستەکەی تو نییە معلوماتەکەت لە لینکە لینکەکەی کۆپی دەکەم دەڵێم ئەو لینکە مثلا سایتی نووسەرەکیە بابەتەکە شتەکە دەڵێم ئەوە دەبێت کە سیمینارە باشە بابێ ئێستا ئەمەوەی تاقی دەکەمەوە لەبەرەوەی چەند شتێک ئاگادارتان دەکەم یانەکە تێکستێکم نەبیتێ ئەوەی ناوە ڕاستان بکاتەوە ئەگەر باشە ئەوەی ناوە ڕاستان کلیک لەسەر ئەوە دەکەم چاوەڕێ دەکەم کۆنتینیو ئەگەر بیکەیت لای خۆت هسه كنت جنريت داكري خذ اختيار أو من نبيت أمادة بكم presentation document أمي قلت presentation مانيا بس اشتك أقدر بين أتو استك account دانا تصرصت كريديت نتيجة بروجي هم بيروجي سرف كي يعني سيرك كي صور بوردي بكا أجا بوردي بكي باش ما ويك بكارنينا حفتك بكارنينا ريفيد بودي فرد باشا وهو قام بوه كسر الكومنت كي دوسط كريديت وردك ليرا حتى هشت تعدى سلايد بخورايا اگر نه شکل زیادی لوی خان دبی بدو زارن تعدى سلايدي بخورايا که بکارش بینات 30 پوینت نداروا یکجار هشت یانده 30 پوینت داروا لو 400 شتا چیزور آستای ما مثلا با مورد تانی بده زاری شکل که بس زار میکنه تکستی که دیده می زاری تکست دیده مثلا اما هشت سلاید نه بدم 32 سلاید ده بس زار میکنه بس زار میکنه تکست که بس زار میکنه بس پارچه دیده می شتا چیزوان لبو بده باش دست دوام یه دکات امن چند دارد وقتی به موتیوتیم امن با قدم دانایی لوفون مثلا آخرون لبرنامه اولو دکا طبعا باشا کپی دکا بهیم ایرا پیسی دکا او توپیکی که همه حالی دبجیم چیه مثلا دمیل باری چی captivating title slide for a presentation on the introduction to sociology. Basha. Featuring high quality images. Design elements. دعوة كانت تكتب عن تأكيد المدني المتجاوز. تكرنك أو بولي أمن اللي موا ولا شيء كبير. بولي تدي ليه شو شيء كبير. دعوة كانت تكتب جواز. بلا ما بس نقول لك رمت شيء تتكلم كبير. أتودا تاني رمت شيء نزل. بدأ بعديها بلا أو شيء كبير. هسه أقدر continue كم. أقدر دعوة كانت تقول نسيب شيء بس بسريع. لما شاف يكسر outline كذا أنا ما مصنع. Introduction to sociology. Exploring, understanding. دلت سلير الأخبار دلت تواو continue كم. هشت سلايد دبودا كم. سل كريديت دبودا باشا. continue لكم أبين أمر رازيبه. هسه ليش أوي أمن أوي كم. زوج خلقي من يعني طلب كان صونا ديزاينات جوان يعني لو هذا بشيء باشا ديزاينات جوان بجوري أو تمنية بجوري أو مكتبي تداي لو كتان لو قران الكياتي كلا ونيانتي
أو إيه هم ديزاينر خوارەوە کامی هەڵدەبژێری کامی هەڵدەبژێری یەکێکی هەڵبژێرە بۆ نمونە مەسەلەن من بڵێم ئەوەی هەڵدەبژێرم هەروە لێرە نمونەیەکی لە پریڤیەکەی بدات ئەوانە هەر هەمووی داواکاریە مەسەلەن تاریک هەر شتێک دەتوێت دوور دەوردەتیدا شارەزار دەتوانێت شتێک باسی ناکەم بۆ ئەوەی تۆ خۆت شارەزارتی بی و کاتەکەشمان بۆ بڕێتەوە ئێستا من هەمووی رازیمە جنەرەیت دەکەم چاوەڕێ دەکەم PowerPoint-ci سلاید هەڵبژە internet كزين بكره مشكلة نيرس دەتوانم بە شازی PowerPoint داوڵۆدی بکەم دەشتوانم بە شازی PDF تەماشاکە ئەمشام کە لە اختیاری چەند چرکەی بکەم بۆ شتێکی عادی مەسەلا هەروە دروست دەکات جێنەرێت دەکات ئەمە زۆر جار هەتا PowerPoint-ەکەی دەکەین ئەو لەنایە و کلیکەرەوە هاتووە هاڕۆی ئەوە گدەی دەکەی تااقەت نییە ئەوە بێ هەموو ئامرازەکەی بەس بۆ یارمەتیدانی مامۆستا ئەو تااقەتەی دەتبینی لە تەڵەبەی سەرفی دەکەی ئەوی دیکە تااقەتەکە لە سەرفی دەکەی PowerPoint-ەکەی ئەوانە ئێستا ئەوە تەواو ئێستا مەشاکە باش پرزێنتی بکە ئەوە تەواو بوو ئێستا ئەسڵ لێرە ئەگەر بمێتی شتەکەی بگۆڕم هێشتا کارتم هەیە ئەوم هەیە بەڵام ئەگەر بمێت پرێزنتی بکەم بەو جۆرە و ئەگەر بمێت داونلۆدی بکەم لێرە باشە ئەکسپۆرتی دەکەم باشە ئەکسپۆرتی دەکەم دەڵێ بە PDF یا بە PowerPoint دەدەوێت طبعا بە PowerPoint ئەوە ئامانجەکەم ئەوە بوو مەسەلەن بەس زۆر جاران دەترسێن نادەێت بە هەموو نەوع شتێکم بێ هەزبەر ئەو PowerPoint-ی کە دروستی یەکرێت هەر مەسەلەن خاڵێکە تو لەگەڵ نەتوانی لای بێ و دەستکاری بکەیت بەمان شێوە خاڵە هەموو دەتوانین دەستکاری بکەم هات بۆ تازە بۆ کاتم هەیە لا توای ئەوەی کە پرێ ئەوەت کرد مەسەلەن پێشەوە ئەکسپۆرتی کەم گوتم کاتم نەک تازە ئێستا شتانم بێنەوە دەستکاری بکەم هەر شتێک بە نووسینەکان خاڵەکان لای سەدا هەشتا ئەویکە دەگۆڕم نەک نووسین ڕەسمەکانیش ئێستا پێت دەڵێم نەک لێرە ئۆنلاین باش ئەوەی داونلۆدیشم کرد ئەوە گرنگە مامۆستا ئێستا داونلۆدی وانە بەڵێ نەمەشاکەی مامۆستا ئەگەر ئێستا لە دەست بچی دوای پرسیارە لەکردن دەبینێتەوە ئەوە داونلۆدم کرد لێرە لەو فایلێکە هەمە ئێستا دەبی ئێستا هاتبیتە ئێرە ئەوە هیچ لەسەر دەکەم لێرە هەر شتێک بە دڵم نییە دەتوانم دەستکاری بکەم بە نووسین بە ڕەسم بە لۆگۆ بە چ ئێستا ئەوەی تەماشا دەکەیت ئەو ڕەسمە ئێستا بگەڕێ ئای دروستی کردیان لەوانە من یەکەم شتێک کە دەیکەم دێم ئەوەی لەسەر وانە ئەقەتی شخصی خۆش بچووکە ئەو لە خۆی پەیدا بوو کە احتیاجە فۆرمیسمەوە ئەگەر ناوا دروستی دەکرد دەیگوناهی دروستەوە لەوە نیان لەسەر وانە دەیسرمەوە بە شێوازی ئەوە کەدەی بۆ دەکەم مەسەرە ئێستا ئەتو PowerPoint دەکرد لەبەر دەستە ئامادەکرایە مەسەلەن ئەوەی دەسرمەوە حەزم لێ لە کەس بزانی گاما ئامادە بکردیەوە سرمەوە لە هەر لاپەڕێکی ئاگادار بە ئەو نووسینە دەمەوێت دەستکاری بکەم دەستکاری دەکەی ئەو ڕسمە دەیبێ ئەو لایان چی دەکەی بەکەی خۆتە ئەوە تەحلیل بکەیت بەس یەک تێمینی گاما ئای دروستی دەکات زۆر وردە زۆر جاران ئەو نووسینانە هەیە مامۆستاگەلەیەک دەکات وەڵام دەستکاری ناکەن دەستکاری دەکرێت بەس زۆر یعنی لە مستەوایەکی هونەری زۆر گەورە ئەو شتە بۆ دەکات لایەری دانێت زەریان ئەو شتەی لێرەدا لایە زۆر جار لەسەر نووسینەکەی دانات و کلیک لەسەر دەکەی هەموو تحلیل دەبێت نووسینەکەی دەڵێنات ئەو کاتە ئەتوو ئێستا بۆ نمونە لە خوارێ نووسایە بای فلانە کەس ئەو کەسە ئامادەیەکی دەکات ئەکاونت دەبی ناوەکەشی لێنووسی هاتە سەر حاسی زۆر جاران ئەگەر بمەوێت ئەوەی دەستکاری بکەم گەزەک ئەوە دەوێت ئەوە هەموو تحلیل باش ئەگەر بمەوێت ئەوەی بینمە ئێرە ئەگەر ئەوەی بمەوێت ئەوەی بینمە ئێرە ئەگەر باکگراوندەکەم ڕەش وایە شتمی لێرە بەجێ دەمانێت ئێستاوە لێرە هەر دیاری نییە بوو دەمتوانی ئەو شتە سپیدا بە دەبوو ئەوەی لادەم بینیتە ئەوەی لەسەر نووسینەکەی دانا هەرەوەی باکگراوندەکەوە جار بێ باکگراوندەم بەتونێت تااقەتنی ئەوەی بکەم ئێستا ئەو باکگراوندی لەسەرەوە بێ ئەوەی بیگۆڕم بەسڕیمەوە چکۆ پێم بکەوە ئەی ئاگا لە مستەوایەکی زۆر بەرزی هونەری توشتی چەند لایەک لەسەر یەک دانایە باشە ئەو چاکەتی دارەکەی قەمیسم دەبەرە ئەوها باشە ئەگەر شتێک لێرە بی بێ ئەوەی ئەمن قەمسەڵەت نەبەر بی
قەبچەکانت داخستبی بەمێ شتێکە لە ناو گیرفان مادەبی چ بکە هەر دەبی ئەو قەمسەڵەی بکەمەوە ئەوەش ئاوایە ئەگەر بیگەڕێنەوە کۆنترۆل زێتی خۆوەرەوە جێ خۆت احتیاطی ئەوە نەبوو هەمووانوانە ئەو سڕیەوە ئەوە ڕسمەکەی سڕیمەوە شتێکی دیکەی لێدا دەنێم بەدڵی خۆ یان پەشیمان بوومەوە یان پرێزنتی دەکەم احتیاطی پرێزنتی دەکەم شتەکە لێی بە خۆت زیادکەیەوەی حرەکەی پێچی پێدان حازر پاشا چم دەوێت دەستکاری دەکەی پرسیارە ئەوە ئینگلیزی ئەدی کوردی باشە کوردی بکە هەدی بە عەرەبی مشکلت باشە ئەگەر گاما سەپۆرتی زمانی کوردی نەکرد هەدی ئەمە لۆ هاتی دەکەم جار کلاودی ئاخری نەزە هاتی مستەر بڕۆ سەر کلاودی تێکستەچی بدێ برێ کلاودی بڵێ پرێزنتێشنەکەم بۆ ئامادە بکەم 8 سڵایدی ئەو بەدوانی بە کوردی لەوەت ئامادە دەکات لەسەر تێکستەکەی تۆ تێکستەکەی بۆ بیناو گامای بکە ئەو بە جوانی لەبەر کلیکی لەسەر بکە چاوەڕێ دەکەم Defeat for teachers. DIFFIT. Aware, defeat for teachers. باشە ئەوە ئەوە ئەگەر بە ئەکاونت بچێت باشترە ئەگەر دوای ئیشەکەمان کرد ئەو جارە داوای ئەکاونت لێ دەکات ئاگادار بە بۆ یەکەم جار خۆمان لە مشکلە دەبێت هەتۆ مامۆستای لێ دەدەست پێ بکە ئاو پێت دەڵێ تیچەر سمارتیە خۆشترین شتی باشترین شتیش لەباری دیکتەوە ئەوەیە بە کوردیەکی جوان دەتوانێت شتەکە لەبەر چەند کەس لەو مەرحەلەیە؟ زۆر باش دەزانین خەتەکان لەجار خاوە و دەزانین بەس یەکەم جار زەحمەتە ئەوە کلیکمان لەسەر ئێرەکە Start here. Teachers start here. زۆر باشە وەرە پێشە بەشە تاوە Teachers start. باشە مامۆستا دیسان ئاگاداری ئەو شتە بی بە هەمان شت ئێمە مامۆستایە بزانین کاتێک کە پاوەرپۆینتێک دەرسێک شتێکی دروست دەکەین دەبی لەسەر چ ئەساسێکی وانیا خۆت لە خۆتەوە شتێکی دەبی شتێکی عەلمی سەر چاوەکە فێری ئەوە ڕۆبتە ئاسانەکەیە دیسان دەریلۆ مامۆستەکەت ئامادەکەی هیچ بێدڵت ناکە پاشە ئەوەیان شەتو چ هەیە ئارتیکڵێکە کۆپی پێیست دەکەی یا ڤیدیۆیەکی 2 ساعات لە ساعاتەکە دەیدەی بەس لینکەکە دەدەی ئەو لە بۆت دەکاتەوانە ویان هەر تێکستەکە ئەسێدانەیە ئەوە گشتیە ئەوە لەسەر بنەمای ئارتیکڵێک یان ڤیدیۆیە ئەوەش لەسەر بنەمای تێکستێک یان فایل ئەوەیە دوو بە ئەمە بین خۆمانێک لایکەینەوە بۆ پۆلی چەندمانە دەوێت تەحدیدکە لە بنەوە بۆ پۆلەکە دیاریکە لێرە هەتا پۆلینۆیە ونیا ئەو پۆلینۆ ئەوە گرنگە بە زمانێک زمانەکە لە تەلی شتێک کوردی وانیا باشە کوردی لێرە لەنگلیزی مشکلێت نییە کوردی بڕۆ بکەن هەتا کوردی دەبینەوە کوردی دەبسێ شتۆرانی ئەوتە کوردی شەیە تەواو هەرکەی لێدا باشە کوردی تەواو ڕۆیشت یعنی گرێدەکە لغەکە ئاگادار بە کە لێرە کوردی لێرەدا لەبیرت چوو مهما كان اللي هو في جاوي اللي هو بين بيسدات فاشا دوای دەڵێ ها والله من قبضتي في چەند کەس لەو مەرحەلەیە زۆر باش زۆر باشە تاخیرت یان تەواو زۆر باشە پرۆمپتەکە بانقەچی کردبوو لە بۆ خۆی هەر کەس بۆ خۆی مامکرد پرۆمپتەکانی بکاتەوە ئەگەر داوای وانە کە شتێکم حازر هەبێ ئەگەر داوای فاڵمان کرد ئەخیجا داوام لێکردیەکە خەزم بووە بزانم چیە مەسەلە ئەگەر بیخینەوە ئەوە با پرۆمپتەکەی مامۆستەکە بخیتەوە تەماشا بزانم کو داوا کردیە ئەوەی کە لێرە پرۆمپتەکەم دایتێ لە زۆر زۆر وردیش نەبی ئەمن گۆتیمە بۆ قۆناغی یەکەمی زانکۆیە باشتر چ بەکەین سەریعتر ئەوە گۆتیمە وانەیەک بۆ ئامادە بکە کە بۆ ماوەی یەک کاتژمێر ئابیتانە پرۆمپت ئەمە چەندت پێویستە یەک کاتژمێر ئەتو دەڵێت
بۆ ماوەی 45 دقیقە وانیا دەرس دەری 45 دقیقە بڵێ 30 دقیقە نازانم لەبوو باز لە قوتابخانەی زمانەوانی پڕاگ بکەم پێویستە ئەوە لە بەرچاو بگیرێت کە ئەم وانەیە بۆ قۆناغی یەکەمی زان ئەتو دەڵێت باز لە ڕانەبردووی سادە بکات لەوانەی زمانی ئینگلیزی و پێویستە ئەو لە بەرچاو بگیرێت کە ئەم وانەیە بۆ قۆناغی نوێمی بنەڕەتیە باشە سەرەتا باز لە پاشخانێکی پێشوویی بکات لەبارەی بابەتەکە ئەتو دەرێت سەراندا باز لە بابەتەکە بکات ڕانەبردووی سادەیان ئەو شتێکە ئێستا لێکراوە یەک چالاکی ئەو لە خۆت دیاری دەکرێت من ئەوە نووسیە ئەتو شتە چی دیکە دەوێت یەک چالاکی دوو یاری لە خۆی بگرێت یەک چالاکی دوو یاری لە خۆی بگرێت چی دیکەش لەگەڵ ڕاهێنان بۆ 6 گروپ ئەتو دەڵێ 2 گروپ 4 گروپ بەکەی خۆت باشە چەند گروپ دەکەیت چەند گروپ تەلەبەکان بۆ ئەوەندە بنووسان ڕاهێنانێک بۆ ئەوەندە گروپان هەروەها هێشتا ماوە وانەکە پێویستە ئەرچی ماڵەوەشی لەگەڵ دابێت هێشتا ماوە چالاکی زێدە هەندێک جار مامۆستا ئۆپشنەم ئەوەی هەیە بڵێن هەندێک تەلەبە هەیە زۆر زیرەکە ئەو وازبی ئەتو دەیکەی هەر هێشتا دەیەوێت ئەتو چێ ئۆپشنەم ئەساینمنتی دەیت دەڵێ ئەوانە ئەوشمانەیە بەکەی خۆت ئەگەر دەیکەیت بکات یانی چەند زباریە یەکی دیکە ئەوەیە پێویستە هەموو ئەوانەی لەگەڵ دابێت ئەمن دێن ئەوەی کۆپی دەکات ئەوە پرۆپتەکەیە داواکاریەکەیە ئێستا بیدەکەیتی ئەوە لێرە پێویستم کرد زمانەکەم دیاری گرێدەکەی لەوانەیە بگۆڕم چونکە نووسی بووم خۆناغی ئەوە ئەتوو بەو جێرە دابڕێژەم کە ئەو شتەی دەکەوێت ئێستا ئەمن جنەرەیتی دەکەم باشەکە جانە چ دەدات چاوەڕێ دەکەم هەتا شتەکەم لەو ئامادە دەکەم ئاین تەسەوڕ ناکەی چیکە بۆ ئامادە دەکات ڕاستی ئەنواع چالاکی کە ئەمە وەکو مامۆستا لەو دەبێت بە خەیاڵمەندانە ئەوە لە بۆت دێن ئەوە لە بۆت ئامادە دەکات ئەنواع ڕۆژی دەزانی پرینتی لە پێشساوی لە پێش دەرەوەی دانێت کە شتەکەت ڕاستەوخۆ لە بۆ بکات دیارە من لۆگینم نەکردبوو کەستاکەمێ داونلۆد بکەم داونلۆد دەکاتەوە باشە ئەوە لێرە بۆ یەکەم جارە نەکاتێت ئەوە پرۆمپتەکەی منە مامۆستا وەریە بەزەکە سەرنجت لێرەبی باش چی لە بۆ ئامادەکردنمان ئەوە پاشخانەکەی وردەوردە ئەوە سەمەریەک لەسەر بابەتەکەی تەمان هەر يعني ما وصل شيء ثاني ما وصل بلى لاني وانا كاملي يعني بكاملي هوشة حتى أول مسرحاتي ما وصل دري استمون من بعد سرطان بيلم دريم والله بريس صور مشكلة خلنا عندك شيء نازل أو شيء براستي بيتوانا كي راسته فقبل أورنا كي ولا ليه برسا كانوا بابا كده مشكلة في بعيد يعني يبني لبوي ولا بيت ولا دو يعني لبوا أما ده كتسالة شيء شنو بعمل كان أو ده باش أو أكاونت داخل كده موجود فوق فوق بروم ده كمان تي لبوا أما ده كده أمن قلت لي كم زاد باش خانة كم لبوا أما ده يعني هاي كم زاد درس باس كده باس كده كده أو باش أول باس كده بقوليش طبعا ها هذا بقولتي ها كده درس ده كده ما وصل جماعة بقولتي أو تي دوت كده سمريه كده باشا أو زادين زور اشتغلين بركام مثلا دلهم دفعنا بابتي جرينتين بابت جرينتين تمر جرينتين كتركيزنا نستربي أو شتانه يعني بقولنا أكيد لا present simple كباس ده قال زور أقدر بقى بكرفتات وفعلا كده يسوي وردكتي ونيا أو شو تشي دين قبل زين تلما لو كاتيا أتوه يبي قال أقدر أو شتانه ما أقدر باشا مالكم جلسة كذا رزوت وهذا وقعت تدوان في عمك هالبجاردن أكثر بسيار هالبجاردن هذا وش تقول هالبجاردن بيجي مزور كذا كراد الشيش استفدنا زاني مكينة تدايا حسداني في سيارة كده بقولي لو هالبجاردن أكثر أولية تعال بينو خير بيسي يا دبايا وجينا ودرس الجمهور هيدا لو هالبجاردن مثلا بكيد بوكسة كذا بدرو كرتنا وين بدا يلا بعد ما فارق أو تعرف الشرط أحسن من الشيء لو رجال مرتان أو بسارة للطلبة يبقى زمان تيجيشتن تيجيشتي تيار رب بسارة عندك زمان تيجيشتن يكسر بك بسارة كش في باب ولا بوايا أقدر تيجيش بيكسر في باب شو ولا أتابع عندك شيء بيت أنا open end كلمش يعني لقبل أنا بزيد حتى دستور ما له طبعا ما وصلت شيء وهذا مش أول شيء open end مثلا بكراوي بزيد فيني ما تدبيني والله أنا كأخي نرجع ندمري ناوي نضيع وتسمو فيني ما تشوفه بمعناه بمعنى نبو ولو تيجي زي شيء أكتر يستبابي مشتراتش
اگر بده طبعا كيان كوبي كيان كله ديزاين ديزاين لو شابكة أو شابكة سنية والله لو تنشتي تبى شابكة أو بس شيء كده وبتسجله ده جوجل كلاس روم ده فايلة بقى فايلة بله باوربوينتي باورد PDF تسدير ده جوجل كلاس روم إضافة لك لو موضوع شبكة هذه استعدت كليك يسوي كليك يسوي ليه ده تنشر بسبب CO يعني هم يبدأ كان أشتغل أنا مش أنا كمان مثلا أخواري وكانوا يعملوا هذا الشيء أو يأوبشن أو هم يأوبشن يعني بعد باش يكسر الأوبشن ده هم رجعت تشميله طلبة ده قد يزعلنا أو سيء هم مستعد بس ده هم رجعت تشميله قد يزعلنا هم رجعت تشميله بيش طلبة ده هم رجع بس طايلة تشميله وايد دي طلبة خوي أمانة ذكر دي حسب مدرس ما مستعد زمان وقت بيه وتساعدني أو روتين وياي أما النتائج مثلا يبدأ عني هم مجرد لو أنا أبوي برينتابل يعني تواري طبعي كي هو ديزاين كده تير يكسر آماده PDF دار زينا كده هو تفايل كده PDF حتى ديزاين وفوت تشتغل أبوه فبلوجو شيء مشكلة نية بلان هيك بيز ناكا أوي ده أنا بنوا غير بشتغل نفسه أوي ده بيدي فايل ده يكسر أول ثاني لكشاي كلامش دار لابد حدك إذا ذكرته كل ولا ذكرته كل لا أوي ترانسليتي هي أيش ثاني كيوا كل باشا لسروا ترانسليتي هي أو لا بركاين ديك إيش تا أو داونلود منك كده بدلهم نيا دكارين وعقدة أو بسيارة كي كده هو يكشيت يعني ورد طلبة جواب ده هو أكتيفيتي لجوري في عندك يكسر أو يجوا أنا كشف بتو أمانة كده ولا نشتوي دابيه يستبوا درانا وست ورش تكار استعجب مهر داونلود كان مثلا أو جورا أوبشن كان دراتي وجوري كده مهر داونلود استنا داونلود كان خلاص عشان الكريبت على كذا تيجي مثلا بعد السيما تشوز فيه يعني دبي ما تبي سكان سيدا نقول لا تقولي بخذ على الكيان استقت يا دبيت أو تيلا العبوا يا ما خلوا من الماء تبي وش تاني تيلا تركيز تسويه بس بلان لو توري الاستخدام جاي يفهم أنواع تعرف تيلا بس ما تبي تشوز أبي مشكلة بس ترى جانا بتاعتي والشواسي ذكر كذا لك خاف أو استعنا أو شيء سكان مثلا أنا بالباوربوينت داونلود لك يا بالPDF حاضر يكسب فين لك بالPDF حاضر يكسب دمير لك تليك نفس PDF كده أو داونلود بالوالي دبيله أو داونلود هذا تواني PDF تسكاري كم but I love PDF ده خدمة باشا هو داونلود نوع أو كذا تريد ترشي دكاي دسكاري دكاي أو كان ليلة ودسمي دكاي كيف دسكاري كي سان كونفرتي جو دسكاري سي بس أنا شايف وش هذا تواني وانا بنوم ليلة أو توانت ليه ليلة حاشية لو تنشتي نوت زين ملاحظة هو ده بيش سايب طلبة كان دانا يتذكر دسكاي أول يعني أتياتي وين من زمت شيلو دامني طلبة يمكن الروبوت همش تكتب بيش همش تشتغل بيش دانا طلبة يزنا بنوسينه يزنا شيء أو هذا نشتغل كطلبة كاردانوي نبو اشتك دروزنا بناوي فيه راست أوش هواوا همشتك عمادية والله همشتك كبولت قلت تم عاد قبل سنين تبيني ونوسن هو ده بيش دانا هذا البنت اللي لو تبين درسي اللي عايز كذا بالسنة read and take notes بخوانه ملاحظات بالمثال هو كواتب هو بردوام بقى بون من الأوجار ذكر أو بالسيارة من بين مستوى كمان بين أو شيء هم كتابخانة زمانين براكت صالح دام الزعوة أي دي سي دي بس نيا
لو هذا بجان وكالك تسوي تلبى لي هذا بشيء ما شاء الله بخير ما شاء الله بشيء تقدر يا باش يستدعوا بروكشن كذا كان هو يعني آياتي يشتي بس دي يعني الواحد بجان شايف قالوا بجان بدأوا بس ما وصل لهاي حالة شيء على ما نبي أبغى بكرة موصل السبفيت ليرة أمن أو زورم هالبجان بس صدام زوري كتير شو أبي هالشيء لك حسد ليه أو تكرس بيني ويدبار ما كوا أبي ديك هالشيء باشا أود فيتا هوابي واني لك كامل واني شو واني تجوالي بيجو تتكلم ترجمة كريم تيجي هاي بكوبي بيت يعني يك خال زور كريمدا يك جيري دسكت هموش تكلو ناقة تبي تسيد أنا بيمكن نوع بكار بيني يك ليه بيني زاو تكست إنجليزي برو ترجمة كا لكلاو ده شيء تكست كيف بينا داي كإيده تتكلم يعني بدو تشتغل بحاضري أو هاني هم يبيكوا عشان وزام كات بس أو ما كانش لذاتي لمو مستعى طالما إنه منيها لذات طالما كد لأخيري لذاتي لصوزي دكا وكان كده للمسيح أو الرأس ده بخود تيست ناكب تيه تسترى وكامرة بس ده بخود لذاتي أو شلاني كان ممكن تبقى يفيد كورس كمان هم لقوا كجدات وقتاق في أنا ما ذكرت بالي مثلا شو السجمان للا زاني كل سال يوزع مشتكي خيالي باس زاني كم دميت وبكان خم أوزويك باشا ما يكنا زوج زان استدانيا دو أخش بربيتي وأنا شاول ده تخيل شيء هذا زان خيال راسي بس شو زوج واحد يوم ما مستعني برس محمد علي كلاي قالت خدا اشتك ناخذ مشكت اگر تواني انجام دان النبي اگر تواني النبي والخيال الشامي براسنا او دكا او شتك بس ما مصار تاريخ وقت التاريخ هل تدرين وش كدلنا ويا تدري ليش شيء من دال بول جاي هو يقول بابتي تشيرو كشي مثلا سردنا عثمانية سدمك بوم بجروا لساري نفرتشي كل كلو دميجياني كلو دميجياني هذا خيال اشتكلوا زكاة تسكي خد دليل والله مثلا شيء يصيروا بينهم يعني كاركتر كده كي أتوه لدرجة مثلا زماني إنجليزي بله أو زمانهم هي past مه presentهم هي لما تكستك بديه من دارك بي أو دو خشي هبي بتستمر دري بلام زماني past لقلب كاربي present لقلب كاربي لو تكستك هاش تكمل خوالي كده كده هو personalized learning يعني individualized learning وقوة به يناوشتك أو زوجي صارت شكل حكم لسر أوي زاد ويني لقلب يعني هسا ويني لقلب يكشتي دي كانوا صاير مسائل لسر ترانسليت راسنا لأولي كردين أو جاردو ليش أوي وأنا كأو كيلرش كذي أو جير باشا ترانسليت كيلرش فيك كردي لسرتاي وأنا كبير ليش أوي كيلرش كا فيك أو زماني كذا دوت أو زمانة كامل لبو ورد جيري كذا ترانسليتا أو ويني كذا تويست الوانيا ويني لقلب يعني لقب صار شكاهم وين لقب لا أقرب بين تكم أو لبو دكات لبو بوليتان ما بعمان شوية كيسان أو شلانهم هم بيدلا بدل دمور ريجنريت أو زمانك هيك هذا دبشيري يعني وقت أكيد زار زمان أو شيء أقرب لبو كليتا زارك الأولي زارك شيء ليرة تيجي كردي بل اشتكي خيالهم دويت أقرنا وش دكات سالت شكل بيسي جور تابع جدات ما مصنعك نمشي إيرا في أو تنشتا إيرا تاني تيا سي أول أو الدكاترة أو سي أول إكس أقل ليرا كليك بكم هو بيش مرحلة لا تشاني أو كي باشا هذا هو ترانسليت منك ولا توان ترانسليت بكم تصور لكم نمشاك أو جور تابع جدات تريد كامل سامن أو ما نمشاك أتوي شيء كهل بجيرة ها أو بيجاندنا أو أنتيا ولا عشرين كيا بوكسة مثلا ويري لقلبي تي لقلبي اشتكي توزان ستيبي باي وصارت كده سواء كده هل بجيرة لما شافك أقول الله يبشرنا ببيع بدن طلبة طلبة قارناكم لبس جوز أجت
أو جورة صالة شانة بديت ولا قد أما هر وقت ما كنت اسمه فاعل وهر مايش هذا خلاص ما هر مايش تقولوا هو بينو كنت ذاتي بخوت الشت بالكيف يعني أولي إلا صد هو بخوت يعني كريت جاري كم ناقوشة جاري دوام كم تقدر توسع جاري تشتي اعتيادية بخوت قناعات بونا التي تشتي كذا ديك استيقاظي فيديو اشتكي باش شو هم اشتكي كامل لبردستا فتواني تطبيق وفريشة صلاة السلو ترانسليت لبندي في تكي كوانا كان جنريت كيف يشتغل مزايد أول معها دعوة أول يجمع تكي لو إنسان ساعات وازده وتصير حبة قيلة ما حافظة قرد كمان دعوة بقول يعني والله أقول أول واتو حفتي تكجت باين السيد بالدوام والله راي ما عنده بس راي أول سلايد أنا هل تشيل هو ما صار وزان دليلي هل تشيل أبوي دليلي كان دوام وش شركة إن شاء الله سكوتو دبل زور سباس لبو اهتمام تان لبو ما عندي بود تان دزاني 3 ساعات ناخوشة دير دانشية دنا فرق سدري دزاني بلا رابك أو لبو مصلحتي خودانا لبو مصلحتي مداركانا لبو هوان لبو مربعاتي لبو هم اشتكى هم بوشي على ما عمل لقول شيء دسكريبت هم بوي أما أكلي ما مساعد زود فرصة هندش كم بكينوا أجر أول كارتمان لو قراوا تتوانين شتيتر بكين تتوانين شتيتر بكين باشتر دلنيان استا سندين برسيار لناو مشكت هي برسيار كان لت أي عايشك بس لما ما كان أي عايشك هو بدا زورترين سودي لودرت تكايا ما يخزي خود بيك هاوكار ومساعد خود تكايا باوري اللي ما كسر لصر بيوستي بقشت راس كدنوية هلوها هو بدا بردوام خوتي لقبرا كاتي لو ترخانك حتى نتواني فيل ليبكار شو أيش فيل ليبكار داتا ليوري أتوش لين فيل زان تربا داتا بزحمة بديو زور تريديو يعني ما لا أمن ما مستعيكم لبكتبي كوشر دبي أوبرو كينا ما لا أمن ما مستعيكم دبي كويزكم لو داني دبي بسياركم لو داني أوانا بلين أتو وكو كسر شارزا لو واري دتواني سبسيارك لو داني سرو بابتك هات تقول ما مستعد بكاري طلبش بكاري اگر ما بكي هیچ مزاري كشبوني بسيار ومزاري وشان نامي نتو هو بدا عندك فيديو تماشا بكي هو بدا عندك شب خويني هو بدا عندك تجربه بكي براكتيك بكي لجل وكو قلت ما زوربين خلق استاك تكنولوجيا بكاري عندك تعجبي دميني امن لماذا لقوا مداركي ماسي سلاجين كي دبيني ركلامي سلاجو مواجه الكترونيات السري ايه ولا شيء دبيني هل بشتوى شبه داتا كومبانيا او داتا انا تفرش نوا بكومبانيا بزنسكان دلو والله اول زي شلو شوي لي كاميرا ماسي سلاجين اختيار سلاجين تكشوا يلا تقولوا ركلامي سلاجين لو دابل انا بس طوت كيف تركوا او تقول تركوا ايش كان قولة تريكا؟ هسا يعني الدنيا سياسة واقتصاد وانا هم اعتماد السنة وذكاء الشبكة لو درتوا دوس بابر عمري اشتوانية شر لو درتوا شر سبيس شر فيرتشوال شر تكنولوجيا شر اوي استا اوش دو بدون عقل لبروا استعمالاتان زور لو كيف مريض تصور بك لازم نصوت برجع وشستكان أو أنا تعرف إنه رسالة وشتانة ذكر طبعا خيتا أو يبقى كشف دبي شيء زور سطايتشي أوج دي كبيجي يشتي رجع سطايتشي أوج دبي كبيجي يشتي كعلم بيجي يشتي يعني كترجع بيجي يشتي رجع مهل أو دبي كان رجع بسيارة خدمة بسيارة تبعثت كل بنزاع كان ولا ترس أو ولا كثير يعني زوتري شو متصورين زوتري شكل أو لو ماسك باسك أو شيء بيجي إحنا داون مش مشكلة لا حاول بيجي أول ماسك تجبري لتصالك تو بيوصل بمكتبنا بيوصل بفيربون زماننا برجبيت شيء كزرع دكري أو أنا هم وأساني كريتي
زۆر بە ئاسان ئەوەی پرسەکە باز نەڵێ زەحمەت زمانی گزمکەی دەربەری بێخێنان وارێ ئێستا واقع وا دەبتەوە واقع ئەو چەند کەس بەسەرکەوتوی ئەو چی پەیدا نایە جێیەکی بچکەیە دەکەنەوە لە سەری دەرەدا دەنێن و دایدەنێنەوە تەواو هیچ مشکلەشی نییە هیچ مشکلەشی نییە یاز دەدا ئەو نەخۆشیی هەیە زەختی ئێستایە ئەو زمانەی نازانی ئەوانە هەمووی ئەوەی 10 ساڵ پێش ئێستا پێمان مستەحیل بوو ئەوە چای خۆمان دەیبینی ئەوەی ئەو ڕۆژ پێمان مستەحیلە ڕەنگە 5 ساڵت پێ ببینی 5 ساڵ ئەجەلۆ خۆمان لەگەڵ ڕانەیدینە ناتوانێت ڕێی لێ بگریت بەڵام خۆ دەتوانێت دەستەمۆی کەین خۆ دەتوانین بە باشتر تەعاون لێ بکەین بەڵێ ترسی ئەوەی هەیە وا ئێستا لە شەڕ بەکاردێ ترسی ئەوەی هەیە وا سوپا بەکاردێ ترسی زۆرە بەڵام ئەو ترسە ئەمە نامانوێت ئەتوو بترسی دەمانوێت ئەتوو ڕوبەڕووی ترسەکە بیەوە ئەو دەی بەلایەنی کە خۆت با بڵێن بپارێزی ئیشەکەی خۆت بپارێزی لەو مەرحەلەی کە تێدا ئەگەر نا مەترسی زۆرە چونکە سندوقەکی ڕەشە نازانی چی بکەی لەبارە نازانی بۆ ئەو شتانە دێ بۆ سەری لێ دێ بەڵێ لە بۆ چ دەبێ پرسیارەکەی لە بۆ چ هەموو مامەکارێنە بەسەریەکە لە بۆ مەبەستە لە بۆ فکرە و شتیوە ڕەنگە کلاودی و جێمینای و ئەوانە زۆر باشە لە بۆ پاوەرپۆینت گاما زۆر باشە لە بۆ دەرس دیفیت زۆر باشە لە بۆ شتی عام چاچێتیش خراپ نییە بەبەسمانەوەیە لە بۆ کوردی لە زمانی کوردی ئەمە جگە لە پیۆئی باسی مێگەماینمان کردەوە مامۆستا کورد شتێکایە بەلای زمانی کوردانە کوردیش لانگویج ئەوەی اختصاصی کوردیە دەتوانێت بستەوێن دەرێ کوردێکی زۆر پارە هەر لە ناو پیۆئی لە مۆڕەکەی بەس بنووسە کوردیش لانگویجیان زمانی کوردان ئەویش چاربۆتێکی زۆر باشە لەوێن دەرەدا هەیە ئەمن دڵنیام ئەتوو پاشە و کۆرسەی ئەگەر خەمی خۆتە خەمی منداڵەکانتە خەمی ئیشی خۆتە دەچێ ناوێ وازی لێنانی بیکە یەکێک لە هەدەفەکانی ئەو ساڵت بیکە یەکێک لە هەدەفەکانی ئەو ساڵت وازی لێمەینە دەورەی ببینە بڕۆ شت بخینەوە لەسەر ڤیدیۆ لەسەر یوتیوب زمان نەزانی ئێستا هیچ مشکلە نییە چونکە هەموو ڤیدیۆیەک ئێستا سەبتایتڵ لێدا دەدرێت ئای سەبتایتڵ لێدەن با 100% ڕاست دەبێت چ مشکلەیە خۆ 185 ڤیدیۆکەکەم دەداتێت هیچ مشکلت نییە تێکستەکە ئێستا هەر ڤیدیۆیەک دێ تێکستەکە نۆ جێنەرێت دەکات تێکستەکە کۆپیکە ببە لەلایەکی تەرجەمە هیچ مشکلت نییە لاوەی سەبتایتڵ بێت ئەمە دووبارە زۆر سوپاسدان دەستخۆشیمان بوو لە جەنابی کارەوەکان زێوا مامۆستایان بەرز ئازیێتان کێشا بەڕاستی دەستان خۆش بێ زۆر سوپاس و ئێوەش ڕاستی سوپاسی تایبەتش بۆ ئێوە کار ماندوو بوون زیاترمانەوە وەندە لەگەڵمان ئازیێتان کێشای دوای سەرکەوتن بێت دەستخۆشی لە یەک بێکەتان دەکەم و بە تایبەتی مامۆستای ڕێزەکان سێ خاڵ هەیە دەمەوێت لە کورتایەتی باسی بکەم یەکەمیان ئەوە تووشی باڵێن بابەتێکی گەورە بووین لە AI تازە ئەوە بەمنوان دەهات وەکو کابراەکەی پرۆژێکی دیتەوە بەتی بەمن دەهات سایەتشەوە بکڕم ئەمەش تازە بەمنوان داهات پۆلیسی بنووسین بەمنوان داهات خۆمان بگونجین لەگە OPA بەمنوان داهات منداڵەکان لەنا OPA جێ بکەینەوە بە تەندروستی بتوانن تەعامل لەگەڵ بابەتێ بکەین ئەلێرەوە پێتان ڕادەگەینن ئەوەی کە ئەو بابەتی زانیە لێرانە ئەمە کۆمەڵک ڕێنمایی دەرەکەین بۆ قوتابخانەی پۆشش بە یارمەتی هەردوو مامۆستای بەڕێز و بە چاودێری وەزارەتی پەروەردە و لەگەڵ مامۆستا ئەحمەدیش باسم کرد ئینشاڵڵا دەدێنە پەڕلەمان دەدێنە لایەنی پەیوەندیدار کە بتە ستاندەرە لەوەی لەمە دووە AI و تەعاملی پێ بکرد لەناو ناوەندەکانی پەروەردەیی و تەدریسی ڕزاان ئەوەی دکتۆر گوتی با ئەمە بە وردی و بە وشیاری تەعامل لەگەڵ کەسی بکەین لە ئێستادا ئەمە هیچ وان نییە پێتان بێن بەڵام لە داهاتوو ئەو ڕێنمانە بڵاو دەکەینەوە و بەپی ئەو ڕێنمایانە ئەوی لا بداتن ئەو کاتی ئەمە ئیجراعاتی خۆمان دەکەین بۆ قوتابخانە لەوانەیە وەزارەتی پەروەردە ئیجراعات بکاتن لێ تەعاملێکی ورد لەگەڵ بابەتی دەکەین بەڵام زۆر دڵم خۆشە ئێستاکە ئەمە علمەکی نوێ فێر بێت زۆر دڵم خۆشە ئێستاکە کە ئەمە 55 هەتا 6 کەسی لێرانە لە قوتابخانەی پۆشش دەست پێشخە بووینەوەی کە
قوتابخانەکانی دیکە ئەو شتە نازانێت ئەم لەناو دەورەکەی مامۆستایان بەشدار بووم هەمووی مامۆستایانی ئاستی زانکۆیە دکتۆرە پرۆفسۆرە لە دەرێ جێگێ بووە ئێستا ئەمە هاتی هیچ خۆمان بە کەمتر لەوانەی دەرێ نازانێت ئەوەی کە لە ئەمریکا دەرگوزەرێ وا لێرانە ئەمە لێرە باسی دەکەین ئەوە مامۆستا ئەحمەد دەرێ دکتۆر ئەوە محەممەد شاع سودانی ڕئیسی عێراق چوارشەممەی ڕابردوو قەراری دایە کە پەیرۆ پرۆگرامە لەسەر ئەو بابەتەی بنووسێتەوە بۆ عێراق لە تورکیا ڕۆژی یەکشەم سەردانی دەکاتن کۆنفرانسی گەورەیە لەسەر ئەو بابەتەی کە کۆمەڵە وڵات بەشدارن لەوێ دەرێت ئێستا بزانە ئەمە هاتین هیچ لەوان کەمتر نەبووی بە یارمەتی ئەو مامۆستا بەڕێزانە هاتین لەسەر ئاستەشی نێودەوڵەتی دەمانێت فێرەشت تێدەگەیت دوێ سوپاسی یەک بە یەکەتان دەکەم کە کاتتان لە خۆتان گرتی و هاتنە ئێرانە و دەستان خۆشبی و سوپاس مامۆستا ڕۆژانی دەکەم کە ئەو شتەی لەم بۆ ڕەخسات منو فترة مشغول وبالتالي سوپاسی دکتۆر هیمداد و مامۆستای بەڕێز دەکەم کە هەمیشە ئەوانە لە بۆ هەموو جێیەک ناچن چەندین کەس من ئاگام لێیە داوایان لێ دەکات دەوراتیان لە بکاتەوە راشێت چونکە جەنابی دکتۆر هیمداد بەخۆی لەگەڵ کۆنسوڵی ئەمریکیەکان لەگەڵ کۆمەڵێک زانکۆی بەناوبانگ لەگەڵ ناوەندەکانی ئینگلیزی